عزیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد بووم کاتتان باش خۆشحاڵم جایشتی لەگەڵەوەی عزیزم بۆ پێشکەشکردنی بەرنمەیەشی سەگەرمەکان ژمارە ئەم بەرنمەیە سیویەکە ئەمڕۆ 29 جەنیوەری 29 مانگی یەکی ساڵی 2026 پێشکەش بە ئێوەی ئازیزەکرێ من و هاوڕێ ڕەحمان لە خزمەت هەمووانین بۆ پێشکەشکردنی باری سەرنجی خۆمان و لێکدانەوەمان لەسەر گەرمترین ڕووداوەکان کەم هەفتەیە شەڵمان بژاردووە سەبارەت بە ڕووداوەکانی ئێران و ئەو پێتەکە قسە بکەین. کاتت باش ڕەحمان و دەوارم ڕۆژێکی باشت ببێتە ئێستا. زۆر سپاس دەکەم هەر لێرەشەوە سڵاو بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەمان. ئەمڕۆ من بڕێک ئازاری پشت ئەزیەتی کردوم بەڵام ئێستا لە خدمەتان فەرموون. زۆر باش ومێدوارم باش بیت. هاوڕێ ڕەحمان لە ڕۆژەکانی ڕابردووە ینی لە هەفتەی ڕابردووە تا ئێستا هەواڵی زۆر دڵتەزێنتر و بەڕاستی زۆرتر جێگای نیگەرانی لە ئێرانەوە هاتووە. بەعادی ئەم کوشتارانەی کە کراوە لە ئێرانە لەوا چێ تا لە ئاستی تەوەقوعەکانی ڕۆژەکانی یەکەم و ئەوانە چەند بەرابەر بێ. لە ڕۆژەکان یەکەمە کە ئەمان بیزیان و 12,000 کەس کوژراوە پێمان وا بوو جۆرێک لە زیادەڕۆیە یاخود ڕقەمی زیادەیە ئەیڵێن حاڵوب نەبوو بەڵام وامان نەزانی کە شتێکی زۆر سەرسوڕهێنەر و جێگای باوەڕ نەبوو کە بەو ئەندازە زۆرە خەڵک بوو بێ بە قوربانی. بەڵام وا دیار دەرەکەوێت کە مەسەلەکە لەوە زۆر واوەترە و زۆریش ئەبعادی ئەم کوشتارە زۆر گەورەتر لەوەی کەوا قسەی لەسەرکرا و باسەکرا. بەڵێ بۆ یەک لەحظە تۆ قەتە بوو لای من. بەڵێ وتم لەوا چێ ئەبعادی ئەم کوشتارە زۆر زیاتر لەوە بێ کە قسەی لەسەرەکە لە ڕابردووەوە ئێمە قسەیکی وا هەیە کە ژمارەی کوژراوان گەیشتوتە نزیکەی 40-50,000 کەس. ئەمانە چۆرن و ئەمانە کاریگەریان چییە و لە ڕاستیە خەڵکانی هەڵسوڕا و بەگشتی دۆخی کۆمەلگات چی لێ هاتووە و شتێک ئەنوێنێ و هەڵسوڕاوانی کارگەری هەڵسوڕاوانی کۆمونیست لە ناو ئێران چی ئەکەن، نەخشەی حیزبەکان بە تایبەتی چەپ و کۆمونیستەکان چییە و ئایا ئەمە بەڕاستی تونپێچێکی گەورە نیە لە دۆخی ئێرانە، چونکە باسەکاتانە لەسەر عادەت نییە ئێستا تەنها لەسەر ژمارە نییە. من وایە بیرم کە ماڵە گۆڕکی نەخشە سیاسەکەیە دروستەکانی ئێمە لەگەڵ واقعێتێکی و گۆڕانی چۆنایەتی شابەرەوڕی نەک تەنها ژمارەی خەڵکانی قوربانی یاخود ئەو کۆمەڵ ئەوانەی کە بوونە قوربانی و کۆمەڵکوژێ زیادی کردووە. قسەکە زۆر ڕاستە. ئێمە لەگەڵ دۆخێکی تازە ڕووبەڕووین. جارێ هەر لێرەشەوە لە پێشدا بێ ئەوە بڵێم هەر ڕۆژ کە ئەگوزەرێ بە تایبەت دەورەیەکی زۆر کە ئێرتباط نەبوو، ئینترنێت نەبوو. ئێستا ئەوەی کە دڵتەزێنە ڕۆژ لەگەڵ ڕۆژ و هەر ئەم ڕۆژ مەسەلەن خەبەری تازەتر دێ و ئەبعادی قەتڵ ئامێک کە کراوە، کوژرانێک کە کراوە یا دەستگیر کراوەکان یا زەختێک کە لەسەر خانەوادەی چ کوژراوەکان چ ئەوانەی بازداشت کراون ئەبعادێکی تا ئێستا نەکراوە بۆ معنایە مەگەر ساڵەکانی ئەوەڵی عمری جمهوری ئیسلامی ئەوەی بە دەهەی 60 ناسراوە کە مەسەلەن لە 30 خوردادی 60 بە هەزاران کەسیان لە خیابان کوشت، یا لە ساڵی 1367 ئێرانی نزیک 5 تا 6,000 کەس لە زیندانیان لە ماوەی 2 هەفتەدا تازە لە بین چوون. ئێستا ئەمەی کە کراوە زۆر کارەساتبارترە و گەورەترە. جا بۆیە ڕۆژانە خەبەری تەکان دەهەندە دێن
بۆیە جارێکی دیکەش و بۆ چەندمین جاریش بێ هەر لە دەستپێکی ئەم بەرنامەشدا هاوکەمی خۆمان هاودەردی خۆمان لەگەڵ خەڵکی واقعان داغداری ئێران لە هەر شار و شارۆچکە و دێهاتێک کە چکۆلەترین ئاعتراز بوو بێ ئەم قەتڵ عامە کرابێ مەگەرەوەی لە شارێکە یا لە شوێنێکە هیچ جموجۆڵێکی ئەترازی نەبوو بێ و لەوێش فەزاکە زۆر توندە بەڵام ڕەنگە کوژران نەبوو بێ بەڵێ ئەلان خودی مقاماتی جمهوری ئیسلامی نەگریس هەر ئەمڕۆکە زیاتر لە 6,000 دانیان بە 6,500 کەسان ناوە بەڵام ئەوە زانی نەتوانین بڵین جاوە دەبەرابەرکە هەمیشە دایم وایە لە هەموو پرۆپاگەندا پێچەوانەکانیانە بۆ هەر شتێک خەبەرەکانی دیکەی کە منبعی جۆراوجۆر هەن کاناڵی جۆراوجۆر باسی دەکەن ئێستا هەرە و جۆری تۆ ئیشارەت پێکرد نزیک بۆتەوە لە 50,000 کەس کوژرا و باڵای 43,000 ئیتر بەرەو 50,000 من پێم وابێ وایە بەداخەوە ئەم قەتڵ عامە کراوە مەسەلەن فایل دەرەکەوێ لە ئەم ڕۆژانە کە ئێرتباط کراوەتەوە لە کۆبوونەوەی سەرانی جمهوری ئیسلامی بە سەرپەرستی خودی خامنەی جەلات کە ڕۆژی سێشەمبەی 16 مانگی دەی لە سوورەتەکە قەتڵ عامەکە 19 کراوە دەرنەتیجە ئەو نازانم ئیتر منبعکە چەندە جێگای باوەڕ بێ بەڵام ئەو باسە دەکرێت کە لەوێنە کۆبوونەوەی بە هەمووی سەرانی نظامی و دەوڵەتی جمهوری ئیسلامی کردووە خۆی نزیک سعاتێک کە قسەی کردووە ئیتر دەستی کردووە بە پرۆپاگەندی ئیدۆلۆژیکی ئیسلامی کە ئەمە وەکو شەڕی خەیبەرە و وەکو شەڕی کوێیە و ئەبێ بێ بەزەیانە ئەمە قسەیەکە بێ بەزەیانە هەر کەس هاتوۆتە خیابان بە ساغی نەڕاتەوە بکوژرێ باسی ئەوەش کراوە نابێ ئەسیر بگرن هەر کەس بە برینداریەکەوێتە دەزە بێ لێ درێ کوژرێ ئەمە نمونونەکانیشی بینراون ئیترەوە فایلی سەوتی دێن کە دەنگەکان دەگۆڕێن دەڵێن مەسەلەن لە زۆرێک لەو خەستەخانەکان یان لەو شوێنانەی کە جەنازەکانیان بە کۆمەڵ بردووە جەنازەی کوژراوەکانیان بە کۆمەڵ بردووە معلوم بووە کەسی تایە ئاهوناڵاکە کەسی تایە زیندووە نەیەک کەس و دوو کەس و چەند کەس هەر لە جنایەتکارانی جمهوری ئیسلامی بە یەکتریان متواخرخۆوە کەسی تایە زیندووە توانە لێگەڕابێ هەموو بەیەکەوە بنێژرێن و خۆڵ کرێ بەسەریان ئەمە تاو جگای بە ئەبعادی جنایەتەکەیە بۆ وای کرد جمهوری ئیسلامی چونکی بەڕاستی ئەوەی بینی کە کۆمەڵانی خەڵکێکە هاتوونەتە مەیدان بەڕاستی ئەیانەوێ جمهوری ئیسلامی سەرنگونکەن لەسەر نەمێنێت ئەوانیش دیان بە قەولی خۆیان شەڕی ئاخریانە دیارە لە پێشووترەوە ئامادەجیان بۆیان بووە و حتا ئەڵان دەرەکەوێن نمونەهایەک ئەوەی پێڵەن گازی فرمێسکهێنەر لەو گازیان کە بڵاو کردێتەوە لە مواردێکە ئەو گازە فرمێسکهێنەر نەبووە گازی شیمیایی و کوشەندە بووە بە باری کارەساتباریەکەی لەوە زیاتر لەسەری نەڕۆین هەرچەند بۆ بینەر و بێسەری ئێمە ڕەنگە لە کوردستانی عێراقوانە ئەو جۆرەی لە مێدیای فارسی زمانە بڵاو بۆتەوە بڵاونەوە بێتەوە تا ئێرە پێویستە ئەمە بارێکێتی بەڵێ بۆ ئەوەی عاقبەت تۆقاندنی کۆمەڵگا بۆ ئەوەی عمرێکی زیاتر بۆ خۆیان زامنکەن جمهوری ئیسلامی وەڵا ڕاسیا خامنەی بەڵام چکاردانەوەی دیکە بووە باوجودیەوەی ئاوا کراوە ئێشتا ئەو کۆمەڵگایە سەری بۆ جمهوری ئیسلامی دانە ناوەندووە بە چیان نیشانەکانی لەو یادکردنەوە یان لە ناشتنی ئەو جەنازانەی کە براونەتەوە بۆ شارەکان شارۆچکەکان گەڕەکەکان لەوێ بینی خانەوادەکان بەو پەڕی جەسارەتەوە دەروجیرانیان لەگەڵە خەڵکیان لەگەڵە خەڵکی گەڕەکەکەیان یا شارۆچکەکەیان یا بەشێ لە شارەکەیان کە بەرحاڵ
زۆر بە جەسارەتەوە هەر لەوێنە دووبارە مەرگبەر خامنەیەەکەیان ئەڵێنەوە هەر لەوێنە دووبارە بە سروت بە ئاهەنگجێران حتا نەگەوەی بەرحاڵ هەر عەزا و دوعابێ بە سرود و بە ئاهەنگجێران یادی عەزیزەکەیانەکەنەوە ئەی نێژن لە باوکەوە لە دایکەوە لە خوشک و براوە لە کەس و کارەوە لە هاوکارەوە تیا بەشدارن تا هەدە دەنەوەڵەن بە قەولی خۆیان خوێنیان گوم ناکەین ڕێگایان گوم ناکەین ئەوە نمونەیەکی بەرجەستەیە لە سەر بزێوی و لە حەولێک کە هەیە دووبارە ئاعترازەکە هەر بەردەوامی خۆی حفظکە بەڵام لە عینە حاڵە لایەنێکی دیکاوەیە بەڵێ کۆمەلگایشتا لە شۆکێکایە کۆمەلگایشتا لە شۆکێکایە و معنایە پاشەکشەیە داسەپاوە بەسەر ئەو خرۆشە جەماوری ئێستا تۆ ئەم ڕۆژانە ئەوە نبینی کە مەسەن لە خیابانە و تەزاوراتی گەورە بێ و کام لە نیش قابلی دەرکە ئینسان ئەزانێ بۆ وایە لە عین حاڵە بەڕاستی ئەو پەڕی تووڕەیی ئەو پەڕی چۆن بڵم ئێمە پێڵین خەشم ئەو پەڕی ناڕەحەتی بەدەست کولیەتی جمهوری ئیسلامیەوە پەرەی گرتووە بۆ زۆر شوێن و شارۆچکەی کە ساڵانی دیکە و قەدیمتر بە شوێنی خودی جمهوری ئیسلامی مەشهور بوو ینی شوێنێک کە ئەم جارە ڕژاوە ینی واقعەتەکەوێ ئاتوانم ئاوە بڵێم لە هەر شارێک لە هەر شارۆچکەیەک حتا لە بازە دەیەک کە جموجۆڵێکی ئەترازی بووە حتمما لەوێنە کەس کوژراوە خوێن ڕژاوە و ئەسەرەکەی لە گەڕەک و لە شار و هەموو نیشانەکانی دیارە ومپان بێ ئەو ڕق و تووڕەیەی کە ئێستا کۆبۆتەوە ڕاستەکەی دووبارە دێتەوە مەیدان جمهوری ئیسلامی بەدەستیەوە نەجاتی نابێ بەندین دەورەی تریش لە ئاخێزە جەماوەریەکانی دەیمانگی 96 9 ساڵ لەوە پێش یا ئابانی 98 7 ساڵ لەوە پێش ئەوەی خرۆشی ژینای 3 ساڵ لەوە پێش بەرحاڵ دەستیدایە کوژران ئەبعادەکەی بە قەد ئێستا نەبوو بەڵام ماوەیەکی کورتی درێچێشە دووبارە تۆ ڕق و تووڕەیی و ناڕزایەتی داسەپاوە بەسێکە کۆمەلگا ئەتوانێت هەڵبسێتەوە بە شەرتێک خەتەرێکی دیکە هەیە ئەڵبەتە کۆمەلگاکە لە نێو نقمی ئەم وەزیەتە ناخۆشە و ئەم شۆکەیە بەڵام لەولاوە ترامپ ئیسرائیل ڕەزا پەهلەوی و جەریاناتی دەستەڕاستی ئێران خەریکن ئەچینە سەرەوە هاوڕێ ڕەحمان هەلو مەرج خەریکەنە ڕەخسێنن بۆ شەڕێکی ماڵوێران کرد ئەوە خەتەرێکە ڕوبەڕووی کۆمەلگاکە حتمما باسی ئەو مەحوەرەژەکەین باسی ئەو تەوەرێژەکەین سەبارەت بە هەڕەشەکانی شەڕ و ئەوانە بەڵام من لەم ناوەیە لە مەوزوعی ئەم کوشتارەیە ینی ئەم کوشتارە من بە تەنها ینی ئەوەی کە یەتە بەرچاو ئەوانە تەنها مۆزوعێکی لاوەچی نییە ینی باسەکە لەسەرەوەنی ئەم جاریان جمهوری ئیسلامی زۆرتری لە جارەکانی تر کوشتووە یا خوژمارەکەی زۆرتر بۆ ئەمانە ئەم دڕندەیە ئەم بێباچیە لە کوشتنی خەڵک ئەمە کە ینی تەنانەت بەرینارەکان پەیدا بکەیدانە بەدانە فیشەکی تەواوبوون یا تیری خەلاسی پێڵێن بەسەریانەوە بنیت و ئەوانە ئەم بڵێن بێباکی ئەم بڵێن هەوسار پچڕینە لە تونند و توێژیوانێت تەنانەت بە مەقایسەکانی جمهوری ئیسلامیش شتێکی ناوازە بوو ینی شتێکە یەکەم جارە لەوانەیە لە بمێژووی ڕابردووشە بۆ نمونە دەی 60 و ئەوانە دەیەک بوو کە تازە لە دۆخی ڕاپەڕین و شۆرش و ئەوانە هێشتا لە برەوە بوو کۆمەلگاکە هەمووی دەرگیری جۆرێک لە تونند و تیژی بوو مەسەلەن لە بەرامبەرە بۆ نمونە مجاهید تەقینەوەی گەورەی کرد و بەهشتی و چوزانم تقریبا 80 کەسێک خەڵک کوژرا و ئەمانە بە جۆرێک جیاواز بوو لەم دۆخی ئێستای بینین ئەمەی کە ئێستا جمهوری ئیسلامی نیشانێدا کەسێک بۆ نازلێکی دەرە وەکو من کە من لە ئێران نەبووم هیچ کاتێ بۆ من ئەوە نیشانە دەکەم جمهوری ئیسلامیە
ینی دەستبەردار نییە و کارەکە بگاتە ئەوەی کە جەماوەری ڕاپەڕی و پەلامار بدات و دام و دەستگاکانی ڕژوانە ئەم کوشتارە ممکنە بە شێوازی تر درێژە بکێشێ یعنی باسەکە لەسەرەوەیە کە ئەم خەباتە کە پێڵێن خەباتی خیابان و لە ناو جادە ئەوانە ڕەنگە میتۆدێکی باش بوو بێ بۆ لابردنی ڕژێمی شا ممکنە ڕژێمی شای پەک خست بێ و ئەوانە کە دیارەویژن بە تەنها نەبوو ڕاب ماگرتنی کرێکاران هەبوو ناڕزایی فراوانی خەڵک هەبوو ساڵێک درێژەی کێشا و ڕژێمی کۆڵ کرد بەشێک لە دام و دەستگا سەرکوتگارەکانی ڕژێم ئیتر وایان لێ هات کە لە ڕژێم دوور بکەونەوە یاخود هەڵبووەرێ ئەم دام و دەستگا سەرکوتگەریانە بەڵام هەرچی بێت بەرحاڵ ئەو خەباتە سەرجادەیە خەباتی خیابانیە کارێکی کرد کە جمهوری ئیسلامی یان بڵین ڕژێمی شا بڕوخێ بەڵام ئەم جمهوری ئیسلامیە پێچگەر وەکو داعشێکی تەواو عیار یا مۆدلێکی تری داعش و ئەوانە لە دەسەڵات دابێ هەر قەتڵ و عامەکە ئەگەر لە دەسەڵات دابکەوێ ئەوانە ممکنە ئەبعادی قەتڵ و عامەکانی زیاتر بێ ینی ئێمە لە حاڵەتی ڕاپەڕینێکی سەرتاسەری جەماوەریشا ممکنە لەگەڵ دۆخێکا بەرەو ڕووبین کە پشێوی لە ناو ئێرانە بقەومێت من لە ئەوانەی کە سەیری ڕووداوەکانەکەن لە دەرەوە هەڵسەنگاندنەکەن بڵین غەربیەکان یاخودە تا لە کەناڵە عەرەبیەکان کە گوێبیستی لێکدانەوەکانە بوانە زۆرتر بەم ئاراستەیە ئەڕۆن کە جمهوری ئیسلامی دەستبەردار نییە و سەرنجام ئەم ڕاپەڕینە تەنانە دەگەر بچێشێتەوەی کەەوە ڕژێمی جمهوری ئیسلامیش وەکو ڕژێم لە ناو بچێ ئەم دام و دەستگات چەکدارە ئەم دار و دەستە چەکدارە ئەوانە درێژە بە کوشتارە دەنەوە کۆمەلگاکەن بە گۆمی خوێن لە داهاتووە و ئەمە بەڕاستی لێکدانەوە و ڕاوێستەکردنی پێویستەوە چەیکردنی ئەو میتۆدانەی پێویستەکە تا ئێستا کاری پێەکرێ بەداخەوە هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە تایبەتی باڵە ڕاستڕەوەکان و ئەوانە کە باکێشیان بە هیچ نییە زۆر بڵین ئاسانکارانە دەستیان داوەتیەوە خەریکن یاری و قمار بە ژیانی خەڵکەوەکەن و خەڵکە بەکەن بە قوربانی بەژەوەندی و قازانجەکانی خۆیان و ئەمریکا بەڵام کەسانێکە مەدەنیەتی کۆمەلگایان مەبەست بێ هەر تەنها ڕووخانی ڕژێمێکیان مەبەست نەبێ وەکە ئازادی و یەکسانی و خۆشگوزەرانی و ئاسوودەی ژیانی کۆمەلگایان مەبەستێ لە داهاتووە خۆ ناتوانن لە ئاست ڕووداوێکی لەم بابەتەیە دەستە پاچە دانیشن ئایا بەڕاستی پێویست بەوە نییە کە شێوازی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ جمهوری ئیسلامیە سیر بکرێتەوە تەمەشا بکرێتەوە ئەو تاکتیکانەی بەکار هاتووە منم ڕۆژانە کە بانگەوازی مانگرتن کرا لە کوردستان بازێک لە هەڵسوڕاوانیانوت کە ئەم بانگەوازە بۆ مانگرتن چ معنایەشیە وەختی خەڵک لە سەرجادێ ئێستا کە بیری لەکەیتەوەڵی چانە بوو خەڵک ناتە سەرجادە ئەم جمهوری ئیسلامیە کە ئاوا قەتڵ و ئامەکاتەوە ئەنە ممکنە کە ئین بێ ڕاستە لە لایەکی ترەوە ئەگەری ئەوە هەیە کە بڵێ نەگەر بمانوتایە خەڵک بێتە سەرجادە ممکنە جمهوری ئیسلامی هێزەکانی بەشبەش وایەوە نەیتوانێ قەتڵ و ئام لە ڕاستیە ئەو دام و دەستگا چەکدار و دڕندەی کە جمهوری ئیسلامی 47 ساڵە پەروەردەیەکا و قەڵەویەکا و دەوڵەمەندیەکات و پڕچەشیەکە ئەوان هەمیشە و دایم ئامادەیە بۆ کوشتار و هیچ لەمپەرێکیش لە بەردەمی خۆیان نابینێ جارە قسێک لەسەر مافی مرۆڤوان ناکرا منم جارە ملاحەزەم کرد کە زەر باسی مافی مرۆڤ ناکات لە دەرەوە یعنی ئەسڵەن ئەم کوشتارەی لە ناو ئێرانە هەیە سەرنجی میدیاکانی دنیاشی زۆرشەوە ڕەنگە دەلیلەکەشی ئەوەی بدەی باشەوە ئیسرائیل لەو مەنتیقایەوە 2 ساڵە خەڵگە کوژێ مناڵە کوژێ خەریکی کوشتارە و ئەوانە ئێستا ئێرانی شاتەوە درێژە بە هەمان شتیانی مەبەستم وایە فەزاکە بە جۆرێک لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ئاڵوگۆڕی بەسەرا هاتووە کە تەنانەت ئەو فشارانەی کە لە ڕابردووە بە جۆرێک ئەکرا لە دەرەوە بهێنرێ ئەمانەش کەس بوون ینی من بەڕاستی خۆم جوابم نییە بۆ مەوەڵام پرسیارێکە لە لای من ڕوبەڕووبوونەوەی چۆن نەتوانێت درێژ بەڵام تەمان دیارە قسە واسی تۆ باست کرد چەند لایەنی هەیە و واقعا هەروەک باس کرد خودی هەلومەرج و ئەوزاعەکە لە ئێران جێگای باس و لێ کۆڵینەوەی زیاتر هەیە
یەکەم شت ئەوەیە جمهوری ئیسلامی وایە ڕژیمێکی داپلۆسێنەرە، ڕژیمێکی ئەتی مەسەن ئەگەر لە مقایسە لەگەڵ ڕژیمی ئیستبدادی سەڵتەنەتە مقایسەیکەی ئەم هەر لە ڕۆژی ئەوەڵەوە ڕژیمی جمهوری ئیسلامی هەر لە ڕۆژی ئەوڵە واقعەن ژێرپای لەق بوو، هەر بۆیەکانێ هەر لە مانگی ئەوەڵەوە دەستی کرد بە ئەعدامەکان. جا فەرزکەنە وەختە لە عەواملی دەوڵەتی پێشوو یا سەڵتەنەتی کرد، یعنی بۆ داسەپاندنی خۆی دەستی کرد بە ئێدام، دەستی کرد بە قەتڵ عام. ئەوە بوو 30 خرداد بە وجود هات بەرابەر بە مجاهید و هێزە چەپەکان بەرحاڵ دەستی دایە قەتڵ عام. ئەوەیە ئاگربەسی لە ئێران و عێراق، شەڕی ئێران و عێراقا قبول کرد لە مەترسیەوەی خرۆشێک لە نێو کۆمەلگایەکەدا ببێ، دەستی دایە قەتڵ عامی زیندانیەکان، ینی حڵە و سەردەمی کە خومێنی جەلادیش وجودی بوو. دەرنەتیجە ئەم ڕژیمە هەر لە ڕۆژی ئەوەڵەوە لەسەر ئەساسی داپلۆسین سەرکوتگەری بە وجود هاتووە. 47 ساڵ بەوە عمری خۆی درێژەداوە. ئەڵبەتە دوای شەڕی ئێران و عێراق و دوایەوەی جناحبەندیەکان باڵباڵینە لە نێو جمهوری ئیسلامیە زیاتر بوو، لە دەورەیەکشا لە پەنای سەرکوتگەریەکە بە فریوی باڵی ئیسلاحات و باڵی ئاعتدال و باڵی نازانم بنەوش و ئەوە ماوەیەکی زۆر لە پەنای سەرکوتەکە عمری بۆ خۆی کڕی. یعنی ئابم جۆرە 47 ساڵ عمری بۆ خۆی کڕیوە. یعنی تۆ ڕژیمێک تەمەشاکەی سیستمێک تەمەشاکەی 47 ساڵە مدام لە بەرابەر ئەوەدایە خۆی بەسەر کۆمەلگاکەیە داسەپێنێ بە زۆر و بۆ ئەوە خۆی تیار کردووە. بۆ ئەوەیە ئەڵئان 16 جۆر هێزی نظامی سەرکوتگەری هەیە. ڕژیمی سەڵتەنەت ئەوەی نەبوو. من وابزانم ڕژیمی بەعسی فاشیستیش کە زۆر فاشیست بوو، واقعەن داپلۆسێنەر بوو، باوەڕ ناکەم 16 جۆر هێزی سەرکوتگەری بوو بێ لە نێو خۆیدا. ئەزانم چەند جۆرێکی حتمن بووە و هەر کامەشیان هێزی زەبەلاحن، هێزی گەورن. تۆ تەمەشاکە ئالەم قەتڵ عامەی کە ئەمجارە ڕوویداوە هێزێکیان هەیە پێڵەن لباس شەخصی. لباس شەخصیان وانی لباسی عادیان لەبەرایە، یعنی ئەسلحەکەی کە پیانە، دەمانچەکەی کە پیانە زاهرەن خەڵک ئاوا نایبینێ، دێ ئەبینن ئەلئان زۆرترین زەربەیەکە لەم تەزاوراتانە لە کۆمەڵانی خەڵکەوتۆ لەلایەنی هێزە لباس شەخصیەکانیەوە بووە. جا دوایی ئەڵبەتە سوپای پاسداران وارد بووە، بە سیزی ژوارد بووە. منزورمەیە ئەو قسە ڕاستە، ڕژیمی جمهوری ئیسلامی ئینسافەن هەر لە قەدیمترەوە ئێمە وتومانە، لە عینە حاڵا وتومانە ڕژیمی جمهوری ئیسلامی ناتوانێت لەسەر حکوم بمێنێ، ئەڕوات ئەو کۆمەلگایە تا ئەبەت تا ناتوانانی وەک زندان ڕای بگری شۆڕ. بەڵام لە عینە حاڵا ئەوەشمان وتومانە بە ئاسانی زەوب نابێ، بە ئازانی ناتوێتەوە. ڕژیمی سەڵتەنەت لە ماوەی چەند مانگە تواوە ئەوانە ئاسانی ناتوێتەوە. بۆیە هەر لە ناو خۆیدا ئەنواعی باڵ و دار و دەستەی جنایەتکاری مسلحی هەیە. فەرزکەین ڕەسی نظام کە خامنەیە و نزیکانیشی لەوانەیە لە پرۆسەیەکە ئەڵان لە مەسلەی شەڕێکا کە مەترحە لەلایەن ئەمریکا و ترامپۆل لە بینچێ، بەڵام خودی جمهوری ئیسلامی ئەبێ بە چەند باڵی جێراوجۆر هەرکەس لەوانەیە منتقەیەک داگیر بکە و هەر بە نێوی جمهوری ئیسلامیش و حەقداری جمهوری ئیسلامیش و خوێن بڕێژن. ئەمە ئەو واقعیەتەیە کە ئێمەی کۆمەلگای ئێران، ئێمەی چینی کرێکار تا خەڵکی ئازادی خوا تا هەر خەڵکی معتەرەزە لە بەرابەریا قرارمان گرتووە دەرنەچە کارێکی قورستر لە بەرابەرمانەیە، کارێکی سەختتر لە بەرامەرمانەیە. بەڕاستی کەم دەماوەی لە دەیمانگی 96ەوە کە ئەڵام بۆ 9 ساڵ ئەچێ، مانگی 96ەوە تا ئێستا کەم فداکاری نەکراوە لەلایەن خەڵکانی ئێرانەوە لە بەرابەر ئەم ڕژیمە بە شدەت کۆنەپەرستە. بەڵام ئێشتا کوونێ زۆر ئامراز، زۆر تاکتیک، زۆر شێوەی دیکەی پێویستەکە فشارێکی زیاتر بخاتە سەر جمهوری ئیسلامی. ئێستا توانم بڵم باوجودی هەموو فداکارانە، بەڵام کولی ئەو هێزی ئیعترازیەی کە لە کۆمەلگای ئێراندا هەیە و ڕوبەڕووی جمهوری ئیسلامی بێتەوە سازماندرا و ڕوبەڕووی نەبووتەوە. یەک
لە هێزی ئەترازی خیابان و جەماوەری ئەم جارە لە هەموو جار زیاتر لە تاران و شارە گەورەکان جەماوەری تر بۆ مەسەڵەن لە تاران نزیک بۆ لە 1 ملیۆن کەس تاران هێشتا کوێ وڵات شارێکی 13 ملیۆنیە هێشتا کوێ زەرفێتی زۆر زیاتری هەیە یەکەوەیە ئەو هێزە جەماوەریە ئەعترازیە هێشتا هەموو هێزەکەی نەهاتووە دوو بەنظرم شتەیەکی دیکە کە ئەتوانێ بڕبڕی پشتی جمهوری ئیسلامی بشکێنێ بزوتنەوەی کارگەری بە هاتنە مەیدانی بە ئەتسابەکانیەتی بەڕاگررتنی تەولیدا بەڕاگررتنی چرخی بەرهەمهێنانە ئەم ئەتساب ئەو ئەتساب لەم کارخانە بۆ ئەو کارخانە کراوە و خەبرەکانیشی هەیە و تەسیراتی خۆشیان بووە و هەلومەرزی شێرەخسان بۆ ئەترات بەڵام چ لە ئاخێزە جەماوەریەکانی پێشوو چ بەتایبەت ئەم جارە ئێمە شاهدی ئەوە نەبووین بزوتنەوەی کاریگەری مەسەلەن یەکەوجار مەسەلەن لە دەیان شوێنی بەرهەمهێنانی گەورە هەیە بڵێن ئێمە لە کەنار خەباتی خیابان ئەعترازی ئەوە هینمان خەواند چرخی تەولیدمان خەواند و ئەسەن ئەتسا بکەیت هەتا ڕەنگەیەکێ بڵێ ئەوانە لە نێو کارخانەیە کۆبن ئەتساب کردنەوانە بچن بەردەستڕێژیان بدەن خۆکرە چرخی تەولید و بەرهەم بخەوێنی و هەر بچیەوە ماڵی خۆت دەرگای کارخانەکەدا بخەی و بڕۆیەوە ماڵی خۆی مهمەوەیە جمهوری ئیسلامی ئەو بەرهەمەی کە لە نەوت و گاز و پترۆشیمی و ماشینسازی و هەموو بەدەستیەگا و لەسەری ئەژی بەدەستی ئێنەگا ئەنی مەزورمەیە بڵێم ئێشتا کوونێ تۆڵەی ئەرکی هێزی چەپ و کۆمونیستەکان من هێزی چەپ و کۆمونیستەکان بە ڕابەران و پێشڕەوانی کاریگەریەوە بگرێت تا ڕابەران و پێشڕەوانی بزوتنەوە ئازادی خوازەکان بگرێت تا خۆمان وەکو حزب و سازمانی ڕێکخراو ئەم سەدحە بەرینە تەمەشاکەم ئەوژەوەیە بێ بەم ئاڵۆزی لە ئەوزاعەکە هەیە بەم پیچیدەگیی لە ئەوزاعەکە هەیە ئەبێ بیر لە شێوە و ئەقداماتی مؤثرتری سازماندراو لە عینە حاڵە هەزینەی زۆر نەدا ئەم جارە ئێمە هەزینەی گەورە تووشی کۆمەڵانی خەڵک بووە لە ئیدامەیە چمە پێشێ ئەچین بە تایبەت بە ئەو جێگای بگەێنێ سەر ڕۆڵی هێزە دەستە ڕاستیەکان بە تایبەت ڕۆڵی سەڵتەنە تەڵەبان و ئەوان بە تاکتیک و شێوەی خۆیان زۆر زەربەیان وەشاند لەم ئاخێزە جەماوەریەی ئەم جارە مەسەلە هەرەوە نەبوو بانگەواز بدەی بێنە خیابان بانگەوازدان بۆەوەی بێنووی ئەترازی خیابانی بکەن ئەوەڵم بانگەوازی ناوی چونکی لە حوتی مانگی دەیمانگی ئێرانیەوە تا ڕۆژی مەسەڵەن هەژدەهەم کاکاتە 11 ڕۆژ ئەو خەڵکە ببێ بانگەوازی هیچ لایەنێکی سیاسی ڕۆژ لەگەڵ ڕۆژ خەباتە جەماوەریەکان بەرینترە بەوە تازە لە ڕۆژی 1990 ڕزا پەهلەوی بانگەوازی خۆیدا ئەوە دواتر چین سەری دەنچە منزورمە یاڵم بەرەی ئازادی خواز بەرەی کرێکاری و کۆمونیست ئەبێ هەڵسەنگاندنێکمان بۆ ئەوزاع ببێ کەم و کۆڕەکانی ئەم دەورەیە دەستنیشان بکرێ لە این حاڵە بەڵێ ئەو واقعەتە بە ڕسمێ بنەسە ئێمە لەگەڵ ڕژیمێکی جمهوری ئیسلامی کۆنەپەرستی داپلۆسێنەر ڕوبەڕووین و لە دەورەیەکا کە ئێوێ شەڕی سەر و ماڵی خۆی بکات لە هەموو زەرفێتە سەرکوتگەرەکانی استفاداکە ئەگەوا بێ کام ڕەوش کام تاکتیک کام سیاست کە لە عینی حاڵە تەنگ بە جمهوری ئیسلامی هەڵ بچنێ و لایەکی دیکەوە زەرێرشی کەمتر بێ ئەوە بێ بخەینە سەرمێست بەرحاڵ بۆ ئایندا من انتظاری ئەوەکەم و تەوەقعی ئەوەژەکرێ هەستانی جەماوەری دیکە دەبێتەوە بە نظرم حتمما دەرز لەم دەورە ژوەرە گیرێ بەڵام مهمەوەیە ئەمجار ئەبێ هەم بەهێزتر بێ چ باڵی خەباتی جەماوەری خیابان و گەڕک چ باڵی خەباتی کرێکاری و کارخانەکان و ئاعتسابەکان ئەگەر ئەم دوو باڵە هەواهەنگ نەبن لەگەڵ یەک هاوجود نەبن لەگەڵ یەک کولی ئەنرژیەکەیان سازماندرا و نەخەنەکات بەڕاستی جمهوری ئیسلامی بە ئاسانی بەدەستی کۆمەڵانی خەڵک سەرنگون ناکرێ ئەڵان کارم بەوە نییە لەو داوەڵان خەریکە هەلومەرجی شەڕ خۆشە کرێ و ئەوە بۆ خۆی کارەساتێکی دیکە بۆ ئەو کۆمەلگای ئەڕەخسێنێ ڕاستە من دیارە هاوڕە ڕەحمانەم باسا توانێت زۆرتر و دقیقتر ورتر قسەی لەسەر بکەین بەڵام من چەند سەرنجێکم هەیە پێم خۆشەوە
لێرەیە لەم بابەتەوە باسی کەم. یەکەمین شت طبعاً من ئاڕای ئەو بۆ چوونەی تۆم کە بێ ژمارەیەکی فراوانتر و زۆرتر لە خەڵک بەشدار بێەوە کە کورد دەڵێ کە زۆر هات قەواڵە بەتاڵێتە کە خەڵک بەو ئەندازەیە هاتە سەرجادەوە هاتە ژمارەیەکی هاتە سەرجادا و دەم دەستگا سەرکوتگەرەکانیش تر تا ئاستێکی دیاریکراوەتوانن کوشتار بکەن لەوە زیاتر ناتوانن بیبەنە پێشەوە. بەڵام ئەسڵی مەسەلەکە لەوەیە کە چۆن ئەو ژمارە زۆرە لە خەڵک بێتە سەر جادەوە، چۆن ئەو ژمارە زۆرە لە خەڵک بەشدار بێ، ینی لە بەدیتنی یاخود بەوردبوونەوە لە تەجروبە شۆڕژێرا یاخود تەجروبەی شۆڕشە جۆر بە جۆرەکانە لە شۆشی فەڕەنساوە بیگرا تاکو شۆشی رووسیا هەم شوارەکەی تاکو بڵێن شۆشی ئێران ساڵی 1970 و ئەو ڕاپەڕین و شۆشانەی لە شوێن و جۆر بە جۆرەکانی دنیاە ئەنجام درراوە هەمیشە و دایم ژمارەی ئەوانەی چ بە لایەنگر چ بە بەشدار لە شۆشەکانە بەشدارە بن هیچ کاتێک لە 120 کۆمەلگای تێ نەپەڕانوە. ینی شتێک لەو شتانە کە ئێمە ینی ئەمە حسایەتێکە و ستاتستیکەکە کە بڵاو کراوەتەوە من تابای ئەم مۆزوعەم کردو شەوە لە مەڕوانیوە مەسەلەکە شتێکە ئەویش ئەوەیە ئەوانەی کە دەرگیرن لە ململانیە شۆڕ جێڕەکانە هەمیشە و دایم کەمایەتین. قسەیەک هەیە لە شۆڕژ زۆرایەتی ئەیکا و زۆر بە ئەیکاوانە، بەڵام بە بڕای من وانە شۆڕش زۆر بە نایکا، شۆڕش هەمیشە و دایم هەر کەمینەی کۆمەلگا کردوێتی، بەڵام کەمینەیەکی ڕێکخرا و کەمینەیەکی ئامادە، کەمینەیەکی هوشیار، کەمینەیەکە ئەتوانێ هێزەکانی خۆی لە شوێنێکەوە بۆ شوێنشی کە بەرێ و تاکتیکی چوونە پێشەوە و پاشەکشەی معلومە نەخشەی دیارە و استراتیژی سەرکەوتنی شۆشەکەی لەلا دیارە. ئەمە ئەتوانێت شۆڕش بە ئەنجام و بە ئاکام بگەێنێ. بەشی هەرە زۆری کۆمەلگا پێک هاتووە لە ئەوانەی کە پیانەوتێن نیوترال یا پیانەوترێل بێلایەن، یاخود ئەوانەی کە لە میسر مەسەلەن پیانەوتن حزب کەنەبە، یعنی حزبی قەنەفە، ئەوانەی کە لەسەر قەنەفە دانیشتبوون و سەی تەلەڤیزیۆنیانەکە بزانن خۆ پیشاندانەکە زۆرینەی کۆمەلگە لەمانە پێک هاتوون. بەڵام ئەم زۆرینەیە کە دیاریەکە سەرنجام شۆڕژ ئەنجامەدرێیاننا، ینی باسەکە لەسەرەوە نییە کەمینەیەکی شۆڕ جێڕیش ئامادە بێ سەرنجام ئەم زۆرینە بێلایەنە مەیلی بەرچ لایەکایە و ئایا ئەتوانێت متمانە بکە بە شۆڕژ جێڕەکانوانە لەم کات و ساتەیە کە ئاڵوگۆڕە شۆڕژ جێڕەکان پێک دێن و دێنە پێشەوە و خەڵک ئاڵوگۆڕەکان ئەبینێ. لە هەموو تاریخی شۆڕشەکان پێشەوە ئاوەڕشتووە. مەسەلەکە ئەوەیە لە جۆر لە دۆخێکی وەکو ئێرانە خەڵک کە دام و دەستگایشی دڕندەی لەم بابەتە بینێ بەو ژمارە زۆرێک کە ئێمە چاوەڕوانی نایەتە سەرجادە و بەو ژمارە زۆرێک کە ئێمە چاوەڕوانی لە خەباتا بەشدار نابێ ئەگەر لانی کەمی سەرکەوتنی ئەم شۆشەوە ئەم جوڵانەوەی زەمانەت نەکرد بێت. ئەم لانی کەم زەمانەتکردنش بە بڕای من لە ڕێگای ئەوە وەدێ کە چینی کارگەر و ئەو کۆمەلگا خۆی ڕێخست بێ، قوڵایی کۆمەلگا ئامادەی خۆی نیشاندا بێ کە ئەتوانێ داهاتوی کۆمەلگا بنەخشێنێ. ینی نەبستمەوە ئێمە ئەمیشە و دایم ئەم وەکو خەڵکاری کۆمونیست استراتیژمانە کە چینی کارگەر لە شۆڕشا بەشدار بێ، بەڵام پێچێ ئێستا لە ڕووی تاکتیکیشەوە بۆ بە سەرنجام گەیاندنی تەنانەت شۆڕشێکی سیاسیش ئاڵوگۆڕی ڕژێمێکی سیاسی بە ڕژێمێکی تر ڕۆڵی چینی کارگەر ڕۆڵی جەماوەری زەحمەکێش و ئەوانە ئەوەی کە چاوەڕوانی ئەوە بین لە کاتی خۆپیشاندانەکان و ڕاپەڕینەکانی سەرجادەیە کارگەر لە کارخانەمان بگرێ، باسەکە هەمیشە و دایمەوە ئەبێ ئەو مانگرتنی کارخانە چۆن نتوانێت وا پێش بکەوێت کە بگاتەوەی کە بێتە سەرجادە. ینی مەسەلەکە بە بڕایان پێشەوانەیە. شتێکیش کە ئێستا ڕوویداوە لە ئێرانە من ئاوایە خوێنمەوە کە جمهوری ئیسلامی ئێران بەم کوشتارەی ئەگەر چی بۆ ماوەیەشی کوردماوە جەماوەری خەڵکی تۆ خاند بێ، بەڵام هەموو ئەو شتانەی کە ئەم جمهوری ئیسلامی بەم کۆمەلگایەوە ئەبەستێ پچڕانی و پەیوەندەکانی خۆی لەگەڵ کۆمەلگایە بە جۆرێک وا لێ کردووە کە ئەمڕۆ گەڕەکەکان نتوانن بن بە شوێنی دروستبوونی جموجۆڵێک کە هێشتا نایەتە سەرجادە، بەڵام لە گەڕەکە خۆی ئاماداکە و خۆی ڕێگەخا بۆ ئایندە بۆەوەی دەسەڵاتی ئایندە بنەخشێنێ. بە بڕای من ئەم باسە پێویستی بە لێکدانەوەی زۆرترە. ئەمە ڕووداوێک نییە تەنها مەساتێک و تراژیدیایەک بێ کە ئێمە حتمەن تراژیدیایشی زۆر گەورەیە و ژمارە زۆرە لە خەڵک نزیکەی 40,000 و 50,000
ئیسرائیل بە 2 ساڵ لە غەزەیە کوشتی ئێمە جمهوری ئیسلامی مامینی بە 2 شەو ئەمەنەی کوشت ینی ئەم ئەبعادی ئەم تاوانە زۆر ئینسانی تر و ئەوانێ بەڵام هەر تەنها ئەمە نییە ئەمە بە بڕای من پێویستی بە لێکدانەوەی زۆرتر و دیقەتکردنی زیاترە لەسەرەوەی کە چ کاریگەریەکی لەسەر چ کاریگەریەکی لەسەر ڕەهەنگاوەکانی داهاتووی شۆڕژ لە ئێرانەدارێ من بەوە ئەکتیفاکەم لەوە زیاتر وەختی پێرە بە بنازانمەگەر تۆ سەرنجێ منش لەم بابەتەوە چەند شت بڵێم یەکەمەوەیە جارێ معلومە ئەم قەتڵ عامەی کە ئەم جارە کراوە ئەو عەبادە کوشتارێک کە کراوە ئەو شۆکەی کە وارد کراوە الآن مەسەلەی ئەسڵی ئەوەیە جارێکی دیکە اتحاد و هاوپشتی و دەست لە ناو دەستێگنانی کۆمەڵانی خەڵک ببوژێتەوە جا لەو بابەتەوە گەڕەکەکان تۆ ئیشارەت پێکرد زۆر مەسەلەیەکی مهمە گەڕەکی هەر شارە ئێستا شەر بە بۆنەی گیانبەختکردوانەوە تقریبەن وای لە هاتووە گەڕەکی هەر شارە و یا لەسەر قەبران یا لە گەڕەکەکەدا بۆتە ئەو جێگایی کە لەم هەلومەرجە ئێجگار دژوارشدا لە دەوریە کۆبنەوە مەراسمەکانە گرن ومێد بۆ یەک زیندوەکەنەوە بۆیە من ویستم لێرەوە ئەوە بڵێم پەش بە حاڵی خۆشمان لە مایەم هەفتە لەسەرەوە تاکیدمان کردووە ئێستا دەورەی ئەوەیە هاوپشتیەکان دەست لە ناو دەستیەکنانەکان یارمەتی یەکدانی کۆمەڵانی خەڵک بۆ یەکتری لە کەناری یەکبوون چ لە کەناری بنەماڵەی گیانبەختکردوان ئەو بنەماڵەی کەسانی عەزیزیان ڵان لە زیندانایە و خەتەری ئەعدامیان لەسرە بە هەزاران کەس بریندارن بەشە لەو بریندارانە ئەسەن ناوێرن چنە خەستەخانەکان لە ترسیەوەی بکەونە دەستی جمهوری ئیسلامی یارمەتیدانی ئەوان یارمەتی ڕۆحی و معنەوی و حتا ماڵی لەم دەورانەدا مهمە ئەم دەورە کورتە بە بوژانەوەی ڕۆحیەی هاوکاری و هاوپشتی زۆر مهمە گەڕەکەکان لەو بابەتەوە شوێنێکی زۆر مهمن یا لە هەر شارە خودی شوێنە کرێکاریەکان زۆرێک لەو کرێکارانە و خانەوادەکانیان تووشیان مەعساتە بوون کەسیان لە دەستدا بێ هەر لەوێنە هاوکارانیان ئەتوانن لە کەناریان ئەمە بۆ خۆی جارێ مهم بەشێکی دیکە منیش پێم وابێ شتێکی دیکە کە پێویستە و من پێم وابێ بەتایبەت ئێمەی هێزی چەپ و کۆمونیست و ئۆپۆزیسیۆنی ڕادیکاڵ کەمترین تەوەجۆی پێی بووە ئەو ژەوەیە کارکردن لە نێو هێزی سەرکوتگەر و نظامی هەر ڕژیمێک طبعا دیارە هەموو ئینسانانەی کە چوونەتە نێو ئەرتش سوپای پاسداران بەسیج بەشێکیان حتمما بە عەقیدە و بە ئیدۆلۆژی کەوتوونە لەگەڵ جمهوری ئیسلامی بەڵام ئەم ئەلابعادی ملیۆن کەس زیاترە هەمووی بەڕاستی تەرەفداری جمهوری ئیسلامی نین من پێم وابێ لە تەجروبەی ئینقلاباتی گەورەی دنیای جملەی ئینقلابی ئۆکتۆبریە کە ئێمە هەمیشە و دایم مراجعی پێکەین ئینقلابێک کە لەنین و ئان ڕاهبەریان کرد بەڕاستی بەشێک ئەوەی کۆمەکی سەرکەوتنی شۆڕشەکانی کردەوە بوو لە نێو هێزی نظامی و ئەرتەشی تزار و دەم و دەستگای دەوڵەتی ئەوەنە لێکەڵبرانی زۆر گەورە بەوجود هات تەرەفداری لە شۆڕش بەوجود هات ئەمە لە ماوەی ئەم 47 ساڵەدا کە جمهوری ئیسلامی سەرکوتگەریەکە ئێشتا ئەو درزە نەکەوتۆتە ئەو کێشەیە نەکەوتۆتە نێو هێز سەرکوتگەرەکەی لە زۆر دەکای ڕژیمی سەڵتەنەت پەهلەوی 4-5 مانگی 1-2 مانگی ئاخر بەشێک ئەوە بە چۆکی داهێنا کە لە نێو خودی ئەرتەشەکەی و لە نێو ئەوەی بەتایبەت نیروی هەواییەکەی ئەسەن باڵکێکی گەورە بە تەرەفداری لە کۆمەڵانی خەڵک و یا حتا بەشێکشیان چون بەیعەتیان کرد لەگەڵ خومێنی جەلات ئەو وەختە ئەمەش مەسەلەیەکە بەڵام مەسەلەیەکی مهمە بەڵام لە هەموو مهمتر ئەوەی واجاری پێشووتریش قسەمان پێکرد پێ بێ کۆمەلگای ئێران ئەو قسەی تۆ ڕاستە هیچ وەخت ئەکسیەتی عەزیمی خەڵکەکە نایەنە دەرێ انقلاب بکەن بەڵام کۆمەلگای ئێران 90 ملیۆنە تۆ لەو 90 ملیۆنە لە سەراسەری ئێرانەڵم لە هەموو شارەکانی ئەڵم ئەگەر
15 ملیۆنی بجوڵەیە ئەوە هێزی خۆی ڕێکخا چ لە خیابان و بە تەزاوراتە گەورەکانی و بە شێوەی ابتکاری خۆی چ بە تایبەت چینی کرێکاری ئێران زیاتر لە 30 ملیۆنە و ئەگەر لە بەشی زۆری شوێنە ئەسرە کرێکاریەکان اعتصابات و اعتراضاتی کاریگەری گەورە ڕوو بدا بە نظرم ئەو وەختە جمهوری ئیسلامی بە چۆکا دێ من پێم بە تایبەت ڕۆڵی چینی کرێکار هەر وەک تۆش باسکرد نەکەرەوەی ئستراتێژیکەن و کۆمونیستەکان هەڕەن کرێکار نەخشێکی مهمە بێ فەزای سیاسەتی ئێران وەزای خەباتی ئێران بە نظرم فقط چینی کرێکاری ئێران لە ئایندەدا بە ڕۆڵی خۆی بە اعتصاباتی کەمەرشکەنی خۆی ئەتوانی بیگۆڕێ دەنا فقط من وابیرەکەمەوە فقط لە کاناڵی تەزاهوراتی خیابانەکان و ناگۆڕ جمهوری ئیسلامی عاقبەت قدرەتی سەرکوتگەری هەیە هەرچەنە ئەڵان بە لەحاظی اقتصادی بە لەحاظی زۆر شت ناتەوان بووە و ئەوەش ڕەنگە بە چۆکیدا بێنێ دەنەسەر ڕۆڵی چینی کرێکار لە ئایندەدا مهمە ڕێکخرا و سازماندرا و دەستبەرێ بۆ ئەو کارەی کە لە دەستی دێ ئەو کارش لە دەستێ چرخی بەرهەم هێنان ڕابگرێەوە بیکا بە فشار لەسەر جمهوری ئیسلامی و سەرکوتگەری ئەمە ئەو کارانەیە ئەبێ لەستاوە بیری لێ بکرێتەوە حقەتەکە بەڵام یەکشتی دیاردەیەکی دیکەی کە ئەڵان ئیتر لە خەباتی سیاسی کۆمەلگای ئێرانە خۆی نیشانداوە ئەو ژەوەیە ئەم هەموو بەیەکەوە بوونەی باڵی ڕاست و چەپ ئەوە نەماوە هەر لەستاوە دیارە باڵی ڕاست و چەپی ئەو کۆمەلگایە بەرەی ڕاستی ئەو کۆمەلگایە و بەرەی چەپی ئەو کۆمەلگایە چەپ بە معنای کۆمەڵایەتەکەی ئەڵێم فقط ڕێکخرا و سازمان ناڵێم بەرەی ڕاستی شەروە فقط ڕێکخرا و سازمان ناڵێم بەڕاستی قازانج و بەرژەوەندیان لێک زۆر دوورە هەر لەم خوڕەشە جەماوەرەی ئەم جارەدا خۆی نیشاندا بەشێکەوەی باڵی دەستە ڕاستی سەڵتەنە تەڵەب دزەی کردنێ و خەباتە جەماوەرەیە بەشێکەوە بوو لە بازارەوە دەستی پێکرد بازار ئەو شوێنە بوو مەجای بەوەداکە باڵی ڕاست بە شعاری خۆی بە قسەی خۆی بە کارکردی خۆی ئەوش جگایەک بۆ خۆی پەیدا بکا لە نێو ئەم خەباتە گشتیەی کە هەیە بەرابەر بە جمهوری ئیسلامی جا قسەکە ئەوەیە هەردوو باڵەکە چ بەرەی ڕاست چ بەرەی چەپ ڕابەری ئەوێت ڕابەری و ڕێکخراوی ئەوێت واقعیتەکەوێ لەم هەستانە جەماوەرەی ئەم جارەدا باڵی ڕاست یا بەشێک لە باڵی ڕاست نەهەمووی بەشێک لە باڵی ڕاست عاقبەت بە شعاری خۆی و بە چێرەی خۆی کە سەڵتەنە تەڵەبان بن و ڕەزا پالەوی گەورە بکەن لە مەیدانە سەریان دیار بوو و ئەوە چ بەرابەر بە باڵەکانی دیکەی ڕاست وەکو کۆماری خوازەکان چ بەرابەر بە باڵی چەپ بتەوێنەتەوێ ئیمتیازێک بوو بۆ ئەوان و هەر بەو دەلیلەش اتفاقاً ئەبینی لە مێدیاتۆر ناتوانێت حاشای لێ بکەیت ناوی ڕەزا پەهلەوی و شعارەکانیان زیاتر مەترەح بوو ئەزانم بەشێکی زۆری فەیک بوو بەشێک زۆر مێدیای گەورە بۆی دروستکردن بەشێک ئاشکرا دیارە ناشارێتەوە شەبەکەکانی جاسوسی سەر بە موسادی ئیسرائیل لە تاران و لەو شوێنانە لە قەدیمترەوە حزوریان بۆ کۆمەکیان کردوون هەمووانە کراون بەڵامی تر ئەمە بەرەی ڕاستی کۆنەپەرستە و ئامرازەکانیەتی ئەوە ئەبزاریەکانیەتی بەو شێوەیە خۆی جێخە و هەر بەو دەلیلە تاکتیکێک کە هەڵی بژارد کە ئەگەر لە ئیدامێدا من دامنەسەرەوە بابەتە هاوڕە ڕەحمان من زورمە ئەمە بڵێم بۆشاییەک ئێمە بێت بیری لێ بکەینەوە بۆ بەرەی چەپی ئەو کۆمەلگایە لە ئایندەی نزیکە بەدەستەوەدانی ڕاهبەریەکی وشیار و لە این حاڵە بە دەرەجەی ڕێکخراوتر بوون مهمە ئەزانی بۆ ئەو بەرەی مەسەلەن ئاواڵم هەر ئالم ئاخێزە جەماوەرەی ئەم جارە ئەگەر باڵی چەپی و ڕادیکاڵی ئەوێنە ڕاهبەریەکی وشیار بواە ڕەنگە نا حتمما دەبواە بیکوتایە 18 و 19 مانگ کە ڕەزا پالەوی بانگەوازی داوە وەرنەخیابان مێ بەنظر وەختە جمهوری ئیسلامی نەیەتوانێت وەقت ئامە ئاوا بکە واگەر بیشی کردایە ئەو وەختە سیاست و تاکتیکی دوو بەرە لێک دیارە بوو
من پێم وایە هەر تەنها بانگەشەکردنی خۆپیشاندان نەبوو لەسەر جادە بە زمانی ئاشکرایان و پەلامار بدەن دام و دەستگاکانیان لێ بگرن بنکەکانیان هین بکەن دەست بەسەرا بگرن بانگەوازکردنی خەڵک بوو بۆ خۆ بە کوژدان ینی بەڕاستی ینی زۆر جار کە لە شتەکانیان وردەبییتەوە لە پەیامەکانیان وردەبییتەوە ڵی نەخشەمەندانە کاریان بۆەوە کردووە خەڵکە لەسەر بڵێن قوربانگای جمهوری ئیسلامی ببن بە قوربانی بۆیکەوە ڕەزا پەهلەوی بەیانی بە ئیسلاحەت سواری تارەبی بێتەوە لە تاران دەسەڵات بگرێتە دەست هیچ باکشێک و هیچ احتیمامێک و هیچ بایەخێک بە ژیانی خەڵک نەدەن بە جۆرێک پیان وایە بەهانەیەک بدەنە بێنە پێشەوە کە ترامپ و دام و دەستگای ئەمریکا دەواازیان بۆ بکرێتەوە پەلاماری ئێران بدەن جمهوری ئیسلامی لە ڕێگەی تەقەمەنی و فڕۆکە و کوشتاری ئەمریکاوە کۆتایی بە ژیانی بێت و اینجا دەسەڵات لەسەر سینێکی ئاڵتونی و زێڕین پێشکەش بە ڕەزا پەهلەوی بکرێت ئەنی پێچێ مەسلەکە ئاوا بەگەنا باسەکە هەر باسی بۆ نەبوو وەرنە دەرەوە خۆپیشاندان بکەن خۆپیشاندان بکەن و بڕۆن دام و دەستگاکان دەستەوە خۆت پەلاماریان بن و بیان گرن کە ئەمە بۆ خۆی ینی بانگەوازێکی زۆر مغامرەیەکی زۆر زۆر بێحساب بوو بێحساب کرد حساب و کتاب دقیقەن وایە کە ئەگەر وایە بە واردی ئەو بەشە لە باسەکەمان کە باسی ڕۆڵی دژە شۆڕش و دژە خەڵکی سەڵتەنەت تەڵەبان و ڕەزا پەهلەویە ئەوە لێرەوە منەمەوێ قسێک زۆر باشە بەر لەوەی کە باسەکە دەستپێکە من داوا لە هاوڕیانەکەم ژمارەیەک لە هاوڕێمان بینەری بەرنامەکەن ئومێدەوارم کە بتوان کۆمەکمان بکەن لینکی ئەم بەرنامەیە لە ڕێگەی سوشیال میدیا خوان و بڵاو بکەنەوە بە تایبەتی لە یوتیوبەوە لینکی یوتیوبەکە لە سوشیال میدیاوە بڵاو بکەنەوە بۆی بینەرانێکی زۆرتر لەگەڵمان بن و دیارە فرسەتی شێ لە ڕێگەی کۆمنتەوە گەر پرسیارێک هەیە بە کورتی بنووسێ بۆەوەی کە بتوانین باسییان بکەین وەڵامیان بدەینەوە یاخود سەرنجەکان بخوێن و قسەیان لەسەر بکەین فەرمە و هاوڕە ڕەحمان باسەکەمان ئێستا ڕۆڵی دژە شۆڕشانەی ڕەزا پەهلەوی و شاخوازانی ئێرانە فەرمو من با لە پێش ئەوە بڵێم هەر کەس وا جملە ڕەزا پەهلەوی سەڵتەنەت تەڵاب یا چەپ هەر کەس هەر جۆرە بانگەوازێکی دابێ بانگەوازی چەوتیشی دابێ کە بانگەوازی سەڵتەنەت خوازەکان و ڕەزا پەهلەوی دژە شۆڕشانە و دژە خەڵکی بووە ئەوە لە جێ خۆی باسەکەم بەڵام ئەو قەتڵ ئامەی کە جمهوری ئیسلامی کردوویەتی و ئەو کوشتارەی کردوویەتی فقط جمهوری ئیسلامی لێ بەرپرسە ئەوە باجارێ سێبەر نەخاتە سەرەوە هەر کەس هەر بانگەوازێکی داوە بەرپرسی ئەوەڵ و ئاخری ئەم قەتڵ ئامەی کە کراوە خامنەی جەلادە لە ڕاستیا ڕژیمەکەیەتی و هەر بەو دەلیلە ئەمە بە پەروەندەی ڕەشی ئەوان زیاد بوو و من هیوادارم ڕەوتی ڕووداوەکانی ئێران وا بڕواتە پێشێ ئەم خامنەیە بە زیندوی بکەوێتە دەستی خەڵک بکەوێتە دەستی شۆڕە جێران و دادگایی بکرێ و بە سەزای جنایەتەکانی خۆیان بگەن ئەوە بە ئەوە ڕۆشن بێت بەڵام مەسەلە ئەوەیە بە ئاوا دەست پێ بکەم من ئەبینم هەتا لەلایەن هێزی چەپ و ئەوانەوە باس ئەوە دەکرێت کە بانگەوازی ڕەزا پەهلەوی نامەسئولانە بووە من ئەم قسەیە بە دەقیق نابینم باسی مەسئولانە بوون یا نامەسئولانە بوون نییە بانگەوازێک کە سەڵتەنەت تەڵەبان یا کارکردێک شێوەکارێک شعارایەکە دایە تاکتیکە گرتیانە پێش ئەمە جووتە لەگەڵ ئستراتێژیەکەیان لە ئەساسا ئستراتێژیەکەیان ئستراتێژیەکی دژە خەڵکی و دژە شۆڕشە بۆیە تاکتیکە کەشیان وایە ئەوان بۆ بزوتنەوە کۆنە پەرستانەکەی خۆیان بانگەوازێکیاندا کە لەگەڵ سیاست و ئستراتێژیەکەیان خۆی جووت کردووە و هەر ئێستاش درێژەی هەیە ئەوش قەزیەتی ئێمە لە ساڵانی زووترەوە وتومانە
عاقبەت بەرەی ڕاستی ئێران بە زۆری ئۆپۆسیۆنی ڕاستی بە تایبەت پرۆغەربی ئێران لە دەورەی جۆرج بوشەوە ئومێدیان بەوە بووە دەوڵەتی ئەمریکا بێ دەخاڵەتی نظامی بکە ئەوە تەحریمی اقتصادی هیچ بێ دەخاڵەتی نظامیش بکە بۆ ئەوەی ئاڵوگۆڕێک لەسەرەوەی دەسەڵات بەوجود بێ و ئاڵوگۆڕ وا پێک بێ عاقبەت دەسەڵات ئەگەر جێبەجێکرا بکەوێتە دەستی هێزی کۆنەپەرستی بورژوازی دیکە هەر وەک لە عێراق وایان کردووە هەم وەک لە ئەفغانستانە وایان کردووە هەر وەک لە سووریەدا جوولانی تەرۆریستیان هێناوەڵاندایان ناوە لە دمشق و ئەبینین چ کارە ساتێک ئەخڵخەنێ بەتایبەت ئەوانش ئەزانن کۆمەڵگایەران کۆمەلگایکی گەورەیە و بەڕاستی چینی کرێکارێکی بەهێز لەینە حاڵە بەرەی حەقخوازێکی بەهێز حەقخواز و بەرابەری خواز و ئازاد تەڵەبی بەهێزی تایە خودی ئەمریکا و ئیسرائیل و بەرەی ڕاستی ئێران ئەزانن ئاڵوگۆڕی خەباتکارانە بنەڕەتی کە بێتە پێشێ کە نمونونەکەیمان 3 ساڵ لەوە پێش ڕواڵەتە جوانەکەی ڕواڵەتە ڕادیکاڵەکەیمان لە ئاخێزی جەماوەری دوای قەتلی ژینایە دی و چەندە چەپگەرانە بوو ئەوە ئەزانن ئاڵوگۆڕی زۆر بنەڕەتی و قوڵی بەدواوا بێ ئەو وەختە ئەو ئاڵوگۆڕە بنەڕەتیە مانەیەکی گەورە ئەبێ لە بەرابەر بەدەسەڵات گەیشتنی مەسەلەن ئەجملە سەڵتەنەت تەڵەبان و ڕەزا پەهلەوی ئەجملە حتا کۆماری خوازەکانی سەر بە ئەمریکا و غەربی وەکو شۆڕای مدیریەتی گوزار و ئەوانە حتا فدرالیستەکان لە کوردستان لە سەروی خەڵکەوە و پارلەمانی خۆیاندا بمێژنێن و ئەو جۆرەی لە کوردستانی عێراق بووە دەرنەتیجە لە محاسباتی بەرەی ڕاستی چ جەهانی چ بەرەی ڕاستی ئۆپۆسیۆنی ئێران ئەوەیە چۆن ئاڵوگۆڕێک لە ئێرانە ڕوو بدا کە دەسەڵات نەکەوێتە دەست چینی کرێکار و بەرەی زەحمەت کێش و ئازادی خواز و سۆسیالیستی ئەو کۆمەلگایە چەپتیا قەوی نەبێت وەیە حاوزەمان کە نەمانی جمهوری ئیسلامیان لەم ئاخرانەشەوە پیگەیشتون دەناخۆ خۆتان نەزانن ساڵانێکی زۆر چون هەرم بەرەی ڕاستی ئۆپۆسیۆنی ئێرانە لە پەنای ئیسلاح تەڵەبیەکەی خاتەمی ڕاوەستان دەورەیە ئومێدیان بە حەسەنی ڕوحانی جەلب کە هەر ئەم ڕەزا پەهلەویە وەختی خۆی بزوتنەوەی سەوزی میر حوسێنی موسەوی ڕوویدا چی پێڵەن پارچەی سەوزی لە دەوری دەستی ئاڵان و دفاعی لە بزوتنەوەی کۆنەپەرستانەی سەوز کرد بانگەوازی ڕێی بۆ حەسەنی ڕوحانی تاوجەی لە بیرم دەدلانی کەم لە دەوری ئەوڵدادا دەرنەچە ئستراتێژی بەرەی ڕاست و لە ڕاستیانە ڕەزا پەهلەوی و ئانا دەخاڵەتی نظامی ئەمریکا لە دوای تەحریمی اقتصادیەکانە بۆ ئاڵوگۆڕ لەسەرەوە و ئاڵوگۆڕە خامنەی کەلا بە خامنەی و دار و دەستەکەی لابن ڕەزا پەهلەوی دار و دەستەکەی جێنشین کرد دەرنەچە تۆ ئەگەر وایە ئەبێ بگەڕێنە جا ئەم جارە چۆن بانگەواز و تاکتیکێکی هەڵبژات ئەوژەوەیە لە ڕۆژی حوتی مانگی دەیەوە ئەم خەباتە جەماوەریە دەستی پێکرد ڕۆژی مانگی دێکە کاتە 26 دیسەمبەر پێم وایە ئەکاتە ئەو حدودا منزورمەیە تۆ بێ ئەو خەباتە جەماوەری لە وەختەوە دەستی پێکرد ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەهێزتر بوو ڕۆژ لەگەڵ ڕۆژ قویتر بوو تەقەش بوو دانە و دوان بریندارکردن و کوژرانیش بوو لە شار و لە مناتقی مختلف بەڵام ئەم خەباتە جەماوەری خەریب و ڕەوتی تەبیعی خۆی تەیە کرد جار لەگەڵ جار بەهێزتر و قەویتر بوێ و تا دەگەینە بانگەوازەکەی ڕەزا پەهلەوی کە بۆ ڕۆژی بازارەکاندا کە بڕۆنەوە بۆ ماڵەوە و هەنێک قەول و قەراریاندا $7 دەین بە هەموو کەسێک لە ئێرانە ئەوانە و بەڵام دواتر بینیمان دووبارە لە بازارە ئەوە زۆر زوو لە بازار ڕەت بوو بازار گۆشەیەک بوو ئەم خەباتە جەماوەریە زۆر واوەتر لە بازار ڕۆی و جەماوەری تر بۆ دەلەکەیەوەیە ئەساسی مەسەلەکە اعتراض و ناڕازایەتی دەربڕین بەرابەر بە گرانی بوو بەرابەر بە فەقیری بوو بەرابەر بە بێئیمکاناتی بوو بەرابەر بە بێئاوی و بێبەرقی و بێنانی بوو هەموو کۆمەلگای داگرت و خەڵکەکەش بەو نەتیجەش گەیشتون تا جمهوری ئیسلامی بێ هیچ باشبوونێکی بژی و بە وجود نایە دەرنەچە زۆر زوو تەبدیل بوو بە مەرگ بەرخامنەیی و بەردیکتاتۆر و بەرجمهوری ئیسلامی و ئەمەیان باس کرد لێرەدایە
ڕەوتەکەوا ڕۆشتە پێشە خەباتی جەماوەری زۆر بەهێزتر بێ زۆر قەویتر بێ جمهوری ئیسلامیش بە ئاسانی دەستنکە بەرەی ڕاستی کۆمە و لەم پرۆسەدا پێشەوەی حتا ڕەزا پەهلەوی ئەوانە وەک فاکت مهمە بیزانین پێشەوەی ڕەزا پەهلەوی حتا بانگەوازی بۆ 1990 بدە ترامپ چەند جار ترامپی فاشی سەر جار ئەمەی کرد بە گورزێکی تهدید لەسەر جمهوری ئیسلامی ئەوە خەڵک اعتراضەکەن تەقیان لێ بکەن من دەخاڵت دەکەم تەقیان لێ بکەن نەزانم فشاردێنی نی ڕەزا پەهلەوی خۆی جووت کرد لەگەڵ ترامپ زۆر کەس پێ ئەوەیە ترامپ خۆی جووت کردووە لەگەنا ترامپ بەسن ئەرزشێک بۆ ڕەزا پەهلەوی لانیکەم ئەو دەورانە قائل نەبوو لە ماخرانەوە بڕێک تێوەجیان ڕەنگە زیاتر بوو بێ وەختێ دیان ترامپی فاشیست خەریکە وعدەی بێبنەما بەو خەڵکادا و اتفاقاً ترامپ بووە وتی لە خیابانەکان بمێنەوە وەرن دەمودەستگاکانی دەوڵەت بەدەست بێنن ڕای بگرن کۆنتترۆلی بکەن جمهوری ئیسلامی لە تامدا ئێمە دەخاڵت دەکەین پشتیوانیتان لێکەین و وەختە ڕەزا پەهلەویشکە وەسوەسەی ئەوە بوو ئەها وەدارە ئەمریکا دەخاڵەتە نزامیەکەیەکە کەوایە کاتی گەیشتووە ئەوی ژوا بانگەواز بدە بانگەوازی بدە جا بڕژێنە خیابان لە خیابانە ببن تا ئێرەش کە بانگەواز بدەی و ئێعتراز بکەی لە خیابان ئێشتا ئینسان دەتوانێت ئیرادی زۆر لێ نەگرێت قسەکە ئەوەیە وا تۆ باس کرد باسیەوەی کە بڕۆن شوێنە دەوڵەتیەکان بگرن شوێنە ئیداریەکان بگرن کۆنتترۆلی بکەن دەستی ڕابگرن لە قسەکانی شاوتی خۆگوێتان لە پەیامەکەی ڕێی جمهوری ئەمریکاش بوو یعنی دەرنەتیجە ئەم تاکتیکە تاکتیکێک بوو و ئەو شعارەی هەڵیان بژات دژ بەو خەباتە جەماوەریە بوو کە لە مەیدان بوو من بۆیە پێڵم نەکەوەی بە گشتی بڵم خەباتێکی جەماوەری لە مەیدانە بوو خەباتێکی حەقخوازانە لە مەیدانە بوو دقیقەن ئەمان بە شعار و تاکتیکێک کە ڕێگا خۆش بکە بۆ ئەوەی ئەمریکا دەخاڵەتی نظامی بکە و زاهرەن ستەرەوەی جمهوری ئیسلامیان بۆ تێک بدا و بەری شۆڕژگێڕیەتیش لە کۆمەلگادا بگرێت ئەوان لە پێناو ئەودا ئەوسیا بۆیەکانێ ئەو سیاست و تاکتیکەی سەڵتەنەت تەڵەبان و ڕەزا پەهلەوی گرتیان کەش ئەمەلەن دژی ئەو خەباتە جەماوەری خیابان بوو دژی ئەو خۆرۆشە بوو بەو معنایەت دژە شۆڕش بوو کە هەر لە ماهیەتیانە هەیە و لە عینە حاڵە وەختێک کوشتارەکەش کرا وەختی قەتڵ عامەکەش ڕوویدا بە هەزاران کەس ئاوا لە بین چوون ئەو کەماکان سڵ ناکەنەوە لەم میزان قەتڵ عامەی کە کراوە هەر دووبارە بانگەوازدان بەوەی درێژە بە خەباتتان بدەن خەبات هەزینەی هەیە بۆ چونکی دووبارە ئەمەشیان وەک فاکتێک ئەویست کە کوژران زیاتر بێ ئاماری کوژرانەکان زیاتر بێ با وەک وەرەقە نیشانی ترامپ و دەوڵەتی ئەمریکای فاشیستی بدەن دەی تۆ مەگەر مەگە بە ترامپیان ئەوەی پێڵن مەگەر نەدوو دەگەر بکوژرێن دەی دەخاڵت دەکەم دەی بۆ دەخاڵت ناکەی یعنی مەسەلەکە ئەوەیە باسی مەسئولانە بوون و نامەسئولانە بوون نییە باس ئەوەیە هێزێکی کۆنەپەرستی بورژوایی وەڵان سەڵتەنەت تەڵەب بەرحاڵ لەم فرسەتەدا تاکتیک و سیاسەتی خۆی لە پێناو ئەوەی ئەمریکا بێ دەخاڵەتی نظامی بکە هێناوەتە گۆڕێ بە قیمەتی ئەوەی ئەو شۆکە بە کۆمەلگاکە وارد بێ و هەر بۆیە ئەڵان سیاسەتەکان درێژادن هەر ئێستاش لە پستا هیوای ئەوە بەخشنەوە شەڕ ئەبێت ئەمریکا شەڕ ئەفرۆشە بە کۆمەلگای ئێران و بە جمهوری ئیسلامی ئومێد لە دەست مەدەن ئەوە دەخاڵەت دەکەن بۆی ئاڵم ئاگری شەڕێکی ماڵوێرانکەر خۆشەکەن و ئەو شەڕاگەر داپسەپێ هەروەک باسمان کرد جمهوری ئیسلامیش عاقبە دەگەر سەرەوەشی تێک بڕوخێ ئەگەر خامنەیش لە بین بچێ بە زۆی لە بین ناچێ ئەنواعی دار و دەستەی مسەلحی کۆنەپەرستی ئەو لەم گۆشەیە ئەو گۆشەی وڵات لە مەیدانە ئەمێنن ئەمە لایەک ڕێگاش خۆشەکە بۆ ئەوەی دار و دەستەکانی مسەلحی سناریۆ ڕەشی ئێران لە مجاهدینی خەڵخەوە گرتوێتی تا بەعزە جەریاناتی فدرالیستی نامەسئول ئەوانی بە قودرەتی هێزی نظامیان اتفاقاً ببنە ئاغاباڵا سەری کۆمەڵانی خەڵک بۆیە ڕەوتی ڕووداوە سیاسەکانی ئێران کە لە ئاخێزی جەماوەری 3 ساڵ لەوە پێش شۆڕژگێڕانە هاتبووە مەیدان بەرەبە بەرەخۆی بەهێزە کرد ئەم جارش خۆی نیشانداوە خەریکن بە ئاقاری ئەوەی هەرجومەرجە بۆ کۆمەگات داسەپێ ئەنواعی
هێزی دژە خەڵکی مسلح لە ناو خۆی جمهوری ئیسلامی وەگرتوێتی تا دەرەوەی جمهوری ئیسلامی لەم گۆشەی ئەو گۆشەی ئێران دەسەڵات بگرن بەدەستەوە هەرو نمونانەی کە لە ئەفغانستان دیمانە ئەڵانەوە عێراقیان کردووە بە سێ بەشەوەی تر شیعی مسلح و ناسیۆنالیزمی کوردی مسلح و سنی مسلح و خەڵک بێ ئێرادە کراوە ئەمە جەرگەیەکانێ لەم پرۆسەدا بەوە تەواویەکەم ڕزا پەهلەوی و سەڵتەنە تەڵەبان ڕۆڵی دژە شۆڕش و ڕۆڵی دژە خەڵکیان بوو و ڕۆڵێکیان خواستووە ئەلان بوونەتە ئاڵقە لە گوێی ترامپ و ئەمریکا و ئیسرائیل کە بێ لە ئەوزاعەکەیان دەخاڵەت بەرحاڵ من تدبینەکەم بۆ ینی بڵێن باسی تۆ کردە سەبارەت بە تاکتیکەکانیان ناوە تعبیری لێ بکەین تاکتیکی بڵێن هەڵیان هەڵە بژاردووە تاکتیکیشیان هەڵبژاردووە کە لەگەڵ استراتیژەکانە زۆر باش جوود دێتەوە هەردووکیشی نائینسانیە هەم ئاهداف و ئامانجەکانیان نائینسانیە هەم ئەو خەونەی یاخود ئەو کابوتەیە نائینسانیە و هەم ئەو استراتیژەی دایان ناوە بۆی بەوە بگەن نائینسانیە و دژە شۆڕشانەیە و هەموو تاکتیکەشی هەڵیان بژاردووە لە خزمەت بەو استراتیژەیە بۆ یانی شتەکان پێکەوە ئەخۆنەوە نەگەوەی کە هەڵەیەک بوو بێ بەسەرەن کەسێکی نامەسوول کردبێتی نەزانێ کردبێتی ڕخنەی لێ بگری بڵێت تۆکەی ئەهلی سیاسەتی و تۆ چکارت داوە بە سیاسەتەوە بەشێک لە ڕخنەکان منەی بینم لە سوۆسیال میدیا خەڵکانێکیشەوە کە ڕخنە لە ڕزا پەهلەویەگرن ناوە ڕخنەی لێگرن بابەت تۆ بناڵێک بوویت و تا ئێستا مەسەلەن ئیشن نەکردو هیچن نەکردو هیچ شتێک نازانی تۆ ئەمانە و چکارێکە داوە بەسەر سیاسەتەوە بەرحاڵ شتێکی معقولە ئینسان باسی ئەوە بکا کەسێکی ئاوە دەست و پێسپی کاری بەسەر سیاسەتەوە نەبێ بەڵام ئەسڵی مەسەلەکە دەست و پێسپێتەکەی نییە کۆنەپەرستی و دژە شۆڕشانە بوونەکەیەتی کە ئەم وەزعی دروست کردو قەومانوێتی بەڵام وەختێک کە سەیری ئێرانەکەین ئەوڕ ڕەحمان من شۆڕشی ئێران لە بەردەم تەحەدایەتی زۆر گەورەیە بینمەوە یعنی شۆڕشی ئێران ڕاستە لە بەرامبەر جمهوری ئیسلامی ئێرانایە بەڵام لە هەمان کاتە بەرامبەر بە تەواوی ئەو فاشیزمەشەکە لە دنیاە سەری هەڵداوە لە بەرامبەر بە فاشیزمی ئیسرائیلە لە بەرامبەر بە فاشیزمی ترامپ و ئەمریکایە فاشیزمی سەڵتەنە تەڵەب و شاخواز و باڵی ڕاستڕەوی بڵێن ڕاستڕەوی پەرگیری ئێرانایە لە بەرامبەر بازێک لەوانەیە کە پەڕۆ لەم فاشیزمەدا ئادڕن لە ئازەربایجان لە کوردستان لە تەنانەت بەلوچستان و ئەوانەش کە ئەتوانن بەشێک من لە سیناری و ڕێژ لە بەرامبەر مجاهدینی خەڵقایە کە ئەویش هەمیشە هێزێک بۆ ئامادە بووە بۆی کە مغامەراتی سەربازی بکات و هیچ باشی بەوە نەبێ چارەنووسی کۆمەڵگا و ئایندەکەی چی لێ دێ ینی شۆڕشی ئێران تەنها لە بەرامبەر ئەو ڕژێمەیان نییە کە لە سەرکارە ئەوانەشی کەیانوێ بێنجێگەی بگرنەوە بە ئەندازەی ڕژێمی جمهوری ئیسلامی ئێران نەبێت زۆر کەمتر لەو فاشز نین زۆر کەمتر لەو دژە ئینسان نین لەبەرەوە ئاسەکەی کە بەرەی شۆڕش و سەنگەری شۆڕژ کە چینی کارگەر و زەحمە کێش و ڕێکخراوە چەپ و کۆمونیستەکان بێ و ئەمانە لەناو ئەم معادلاتانەیە بە هاوسەنگی هێز بە قازانجیان نییە ڕاستە ئێمە چینێکی کارگەری فراوان و پانوبەرینمان هەیە بەڵام ڕۆشنبیرانی ئێران و ڕۆشنفکرانی ئێران و ڕۆژنامەوانانی ئێران و نووسرانی ئێرانوانەگەل لە ژێر زەخت و فشار و ئەوانەشابن وارن بۆ کرێتەوە و شارەزایی ئەوە هەن کە تۆڕەکانی خۆیان دروست بکەن چینی کارگەر لە بەردەم ئاستەنگی زۆر گەورەیە بۆ دروستکردنی ئەو تۆڕە فراوانە بڵێن سەر و ناوچەیە و هەموو وڵاتیە لە هەمان کاتە هێزە چەپ و کۆمونیستەکانیش بە درێژایی مێژووی جمهوری ئیسلامی ئێران بڵێن یەکێک لە گەورەترین قوربانیەکانی ئەم ڕژێمە بوون کوشتار لەوان زیندانیکردن لەوان و قوربانی گرتن لەوان هەمیشە لە چاو کەسانێکی لە بڵێن ناوە ڕاست یاخود ڕاستڕەوە ئەوانە زۆرتر بۆ زیاتر بووە پەلامان بۆ سەرەوان ئەمە هەموو ئەمە واکە کە ئەم هەلومەرجێکی
نالەبار بێ و بە قازانج و بەرژەوەندی چەب نەبێ جگە لەوەش ئابووری لە ئێرانە داتەپینی ئابووری لە ئێرانە زۆر ئەوانە وڵا هەمیشە و دایم وانە گەمارۆی ئابووری ئەمە لە عێراقا بینیومانە کۆمەلگای هەڵتەکان هەمووی کە پێی وترێ تانوپۆی کۆمەلگا تۆ بڵین تەونی کۆمەڵایەتی کۆمەلگای لەبەر یەک ترازان و ئەمانە خەڵک ئەخاتە بەردەم دۆخێکی زۆر نالەبار هاوپشتیکردن و هاوکاریکردن و پێکەوە کارکردن و ئومێدەواربوون بەداهاتوو ئەمانە لاوازەکە ڕەشببینی زاڵەکە یەس و بێ ئومێدی زاڵەکە بە ئایندا فرسە دەکاتەوە بۆ جۆرەها کاردانەوەی نالەبار و زۆر بڵین لە دەرەوەی ئەو چوارچێوە شارستانیە کە هەیە کۆمەلگاکە بە زۆنگاوێک بەڕاستی گەمارۆی ئابووری و خنکاندنی کۆمەلگایك لە ڕووی ئابووریەوە قازانج و بەرژەوەندی جوڵانیە ئەمە هەموو ئەو فاکتەرە نالەبارانن کە لە بەرامبەر چینی کارگەر و چەپ و کۆمونیستەکانی ئێرانە قەراریان گرتووە لە دۆخێکی لەم بابەتەیە لە وەزعێتێکی لەم بابەتەیە ئەوەی کە ئێمە لە من خۆم لە ئایندی ئێرانەی بینم زۆرتر لە ئەوەی کە ئومێدەوار بوون بێ بە شۆڕشێکی فراوانی گەورەکە ئەتوانێ بەڕاستی نەک هەر خۆر هەڵاتی ناوەڕاست هەرچی معادلاتەکانی دنیاشە هەڵی جەڕتە گەر سەرکەوێ شۆڕشێکی ئازادی خواز و یەکسانی خواز و ئینسانیەوە هەرتەنها ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناگۆڕێت تەواوی دنیا گۆڕە شۆڕشێکی لەم بابەتە بەڵام من کەمتر ئەمڕۆ لەم سات و کاتەی ئێستاە ئاسۆکانی سەرکەوتنی وەها شۆڕشێک بەدیەکەم ئەوەی زۆرتر بەدیەکەم من هەڵپڕووسکانی ئەم کۆمەلگایە داوەشینی ئەم کۆمەلگایە ئەم هێزە ڕاستڕەوە کە دژە شۆڕشە کە شاخوازەکان و پەهلەوی بنوانە بە تەنهانین لە فاشیزمیانە هاوکاریان زۆر و ئێران نەتوانێت کۆمەلگایەک بێ عێراق لە چاویە ببێ بە یاری بناڵانە لە چاو ئەو تەنگ و چەڵەمەی کە لە ئایندە چاوەڕێیەکە و ئەم دۆخە پێویستی بەوەیە کە کۆمونیستەکان و چەپەکان بیر لەوە بکەنەوە تا چەند ئەتوانن هەرچی هێزێک کە بۆنی مەدەنیەت و شارستانیەتی لێدێ لەو کۆمەلگای لە دەوری خۆیان کۆیکەنەوە پەیامێک و پلاتفۆرمێک کە هەیە ئەگەرشی هیچ کاتێک نابێ کۆمونیستەکان لە شیعاری دروشمی سەرکی خۆیان کە حکوومەتی کارگەریە بێنە خوارەوە بەڵام لە دۆخێکی لەم بابەتەیە بۆ پارێزگاریکردن لە شارستانێت و مەدەنیەتی کۆمەلگا و بۆ بەدیهێنانی هەر هەنگاوێکی پێشڕەوانە لە داهاتووە پێویست بە کۆکردنەوەی هەر هێزێکە کە لە دژی فاشیزم لە دژی ئەم بربەرێتێکە لە ناوچەکەیە و لە دنیاە و لە ئێرانیشا مۆدێلەکەی لە داهاتوو ئێستا لە بەرامبەر ئەمەیە بوەسێتەوە من وازانم کە دۆخێک ئێمە تووشی هاتووینوانە پێویست بەواکە کە دووبارە سیر بکەینەوە بزانین ئایا کەم و کوڕیەک لەو سیاست و تاکتیکانەیە هەیە کە کۆمونیستەکان گرتویانەتە بەر ئەو کۆنفرانسەی کە لە ستۆکۆم کرا لەلایەن هێزە چەپ و کۆمونیستەکانی بڵێن هاو ئاهەنگی یاخود کۆمونیستەکانی ئێران کرا شورای هاوکاری بەڵێ شورای هەمکاری هێزە چەپ و کۆمونیستەکانی ئێران کرا هەنگاوێکی زۆر پێشڕەوانە بوو بەڵام ئەوە پێویستەکە کە ئومێدێک بدا نەک بەتەنها بە خەڵکی ئێران و ئەوانە بە چەپ و کۆمونیستەکانی سەر تاسەری دنیا ئەمڕۆ هەر کۆمونیستێک و هەر شەبێک لە دنیا سیرەکە ئەوانە سەیری ئێرانەکە بەڕاستی کەوتوتە دۆخێکی زۆر نالەبارەوە نازانێ پەلاماری جمهوری ئیسلامی بداتە دەستی ئەمریکا و ئەوان کە هێرش بکەن و هێرشە سەربازەکەیان بە ئەنجام بگێنن ئەگەر قسە لەسەر هێرشە سەربازەکەی ئەمریکا کات و دژایەتێ کات و ئەوانە بە جۆرە لە جۆرەکان لەوانەیە بکەوێتە کەنار جمهوری ئیسلامی ئێرانەوە و دیفاعکردن لەمانەوەی ئەم دۆخە ئەم دایلامایە ئەم دۆخە نالەبارە بە تەنها بە وجودی بەرەیەکی فراوانی چەپ و کۆمونیستەکان لە ئێران هەلکردنە کۆمونیستەکانی ئێران چەپی ئێران نەک تەنها مشکلی خوار مشکلەی سەر تاسەری ئازادی خوازانی دنیاش چارەسەرەکەن کە لە بینی ئەم دوو بەرە فاشیزمەیە کە لە دنیا هەیە چۆنی هێزی سێم بنووە لە دژی هەردوو لابن بەیەکەوە بەرحاڵ من کەمێک قسەکانم درێژ بووە بەڵام کۆمنتی
هاوڕێکیش بناوی مەسعودەوە هاتووە لێرە ئەڵێ ئەمریکا لە ئێستا کەڵک وەرگتنە ئازادی لە دژی ڕژێم خەریکە دانوستان و هاوکات هەڕەشەی شەڕ لە ئەگەری ڕوودانی شەڕ ئەرکی کۆمونیستەکان زۆر قورس دەبێت. پرسیارەکەی ئەوەیە چی کراوە لەم بوارەدا، چی دەبێت بکرێت، مەترسیەکان و ئەرکەکان چی؟ بەڵێ من تەواو بم هاوڕە ڕەحمانەگەر هەم وەڵامی ئەم پرسیارەوە هەم لە بابەتە و شتانەی کە من باسم کرد. زۆر سپاسی ئەو بینەرەمان هاوڕە مەسعود دەکەم بە نێو قسەکانی کەماناگوم نەبێ لە وەڵام بەوە دەست پێەکەم. یەکەم سیاسەتی دەوڵەتی ترامپ بەرابەر بە جمهوری ئیسلامی نەکرد لەم دەورە لەو ڕۆژەوە دووبارە هاتوۆتەوە سەرکار لە پارەکەەوە ئەوی ژۆیە دوو بژاردی ناوەتە بەردەم جمهوری ئیسلامی. من بەش بە حاڵی خۆم لە چەندین کۆبوون و ڕەنگە هەر لە مقابلە لێرەش باسم کرد ئەو ژۆیە بژاردەیەک کە لە بەرابەر جمهوری ئیسلامی داناوە پێیاڵان گفتوگۆ نییە شروتێکی بۆ جمهوری ئیسلامی داناواڵە وەرە ئەوە مۆرک و خودی جمهوری ئیسلامی وەزیر خارجەکەی جمهوری ئیسلامی بۆ خۆی وتی بابە ئەو داوای تەسلیم بوون لە ئێماکە ئەینی دەقی نامەی پێشووی ترامپی بۆ خامنەی خوێندەوە کەوتێتی ئەمە ئیمزا بکەن یەک ئەوەی پێڵەن بەرنامەی هەستەی کۆکەنەوە لە ئێران ئەسە نامێنێ موشک نەدام لە 300 کیلومتر بە وڵاترەوە نایان بێ پشتیوانی لە هێزی نیابەتی حزب الله و حەماسوانە نایکەن و ئەلان لەم ئاخرەوە خواستێکی دیکەشی پێزاد کردووە بە ڕسمیەت ناسینی دەوڵەتی ئیسرائیل. ئەم چوار خاڵەی داناوە بۆ جمهوری ئیسلامی وانە جمهوری ئیسلامی بە خامنەیی ئەوەی پێ ناکرێت نایکە چونکی تەواوی فەلسفەی وجودەکەی ئەوەیە جمهوری ئیسلامی ئەگەر ئاوا تەسلیمی دەوڵەتی ئەمریکا و ترامپی ئیتر جمهوری ئیسلامی نییە ئەو وەختە تر لە جێترەوە زەربەی قورسەخوا هەر لە نێو خودی دەمون دەستگای ئیدۆلۆژیک سیاسیەکەی جمهوری ئیسلامی و زەربەی قورسەخوا لەبەر چاو کۆمەڵانی خەڵکیشە خۆی زۆر لاوازە بینێ ئەو لە کۆمەڵانی خەڵک زیاتر ئەترسێت جمهوری ئیسلامی تا شەڕی ئەمریکاوان. ئەمە بژاردەیەکە. بژاردەی دووەمیژەوەیە ئەگەر ئەم شەرایطە قبول نەکە شەڕی پێفرۆشن دەنەچە ئەلئانیش لە پێشووترۆ وابووە جوابم بۆ ئەو دۆستەمان و ئێستاش بەرحاڵ کە هەر ئەم ڕۆژانە هەر دوێنەکە ترامپ تەکیدی کردوێتەوە وەرن بۆ مزاکرە ئەم شەرت و شروتەی داناوەڵە ئەمانە قبولکەن ئەو وەختە شەڕ نابێ ئەمە قبول نەکەن شەڕە بێ جا بۆیە ئەگەری شەڕەکە زۆرە بۆ ئەگەری شەڕەکە زۆرترە خودی جمهوری ئیسلامی تەجروبەی ئەو شەڕی 12 ڕۆژەی هاتە دەست لەو شەڕی 12 ڕۆژەدا کە بە قەولی خۆشیان بڕێک غافڵگیر بوون و بڕێک لە سەرانی سوپای پاسداران و هەموو ئەوانە کوژران شەڕەکە قازانجی زیاتری بۆیان بوو تا زەرەر زەربەی قورسیان خوارد بەڵام شەڕەکە باعیزەوە بوو 2 مانگ لە خەباتی جەماوەری خەبار نەبوو بەهانەیان دەستکەوت بۆ بازداشتکردنی زۆر بۆ مەوجی ئەدام وەڕێخستن ئەوە لەو بابەتەوە دەرنەتیجە ئەڵە چییە بێ من پێما بێ ئەم دوو بژاردە هەیە لە منە پرسی شەڕ ئیتفاق نەکەوێ شەڕ ڕوو نەدا بۆ کۆمەڵانی خەڵک بۆ بەرەی کرێکار و ئازادی خواست بۆ کولی ئەو کۆمەلگایە باشترە ئەگەر جمهوری ئیسلامی سەردا بنەوێنێ بۆ خاستانەی ترامپ ئەوە بێزەرەرترە بێ بۆ ئاڵوگۆڕە سیاسەکانی ئێران و بەتایبەت بۆ بەرەی ئازادی خوازەوە ئەگەر شەڕ نەبێ ئەم هێزە کۆنە پەرستانە و نەدەست باڵا پەیدا ناکەن مڵازم کەمترە بێ لە بەرابەر بەرەی شۆڕشە لایەکۆ جمهوری ئیسلامیەکی تەواو لاواز بوو ئەبینین سەرشۆڕ ئەبینین شکست خواردوو ئەبینین بەرابەر بە ئیستیکبار و ئەمریکا و هەموو ئەوانە ئەمە جورئەتی زیاتر بە کرێکار و کۆمەڵانی خەڵک ئەداکە واقعان هێرشی زیاتر بەرنەسەر جمهوری ئیسلامی بەڵام ڕەوتی ڕووداوەکان ئەوەی ئەبینرێ حقەتەکەوێ ئەگەری شەڕەکە زۆرترە چونکی بۆ ئەوان بەتایبەت دەوڵەتی ئیسرائیلی هاوپەیمانی ترامپ بەڕاستی بە دوای ئاڵ و گۆڕ لە ڕژیمی ئێرانە هەن خودی ترامپ ڕەنگە زۆرتر بە مۆهرە گۆڕانێک هەروەک لە ڤێنزوێلا دەستی داوەتە ئەو کارە خامنەی نەمێنێ یەکێتر هەر لە دەرونی جمهوری ئیسلامی و بێ ڕزایەتدا بەڵام
دەوڵەتی ئیسرائیل ئەو ئەوێ عاقبەت جمهوری ئیسلامی لەم قالب و فۆرمەتەی ئێستا نەبێت دەوڵەتێکی زۆر زۆر زەعیف بێ بۆ چونکی با تەرحی خاوەرمیانەی ئاڕە ڕەحما قسەکەی خۆتە بیر نەچێتەوە من لێرە یەکشت بڵێم ئیسرائیل سەبارەت بە ئێران نەک تەنها ئەم قاڵبەی جمهوری ئیسلامی قوبوڵ نییە لە باسی استراتیژیستەکانی ئیسرائیلە ئەوە ئەوترێ کە ئێران وەکو دەوڵەتێکی گەورە لە ناوچەکە هەڕەشەیەکی ئەمنی قەومی بەردەوامە لەسەر ئیسرائیل یعنی ئیسرائیل نەک بە تەنها جمهوری ئیسلامی ئەوێ بگۆڕێت ئیسرائیل بەرژەوەندی لەگەڵەوەی ئێران پارچە پارچە بێت و ببە چەند ڕاستە ئیسرائیل بەرژەوەندی لەوە تا تورکیا ژوای لێبێ بەرژەوەندی لەوە هەر ئێستا سووریا بۆ جۆرەی ئێستای لەبێ عێراقیش ئەوە دقیقاً دەوڵەتە مەرکەزیەکانی زەعیف دەنچەوە ڕاستە و قسەی تۆ ڕاستە و منیشەوە دەنەچە ئاوایە ئەگەری شەڕەکە زۆراڵەیە لە بەرابەر شەڕەکەدا چکردن بەشێکەوەی تا ئێستا کردومانە بەشێکەوەی لە هەموو ئەم ساڵانەدا ئینسافن بەرەی چەپ و ئازادی خواست هاوارمان کردووە تەبلیغمان کردووە وشیاریمان بردوێتنەوە ئەو کۆمەلگایە بابا شەڕ چ لە دەورەی جۆرج بوشەوە تا ئێستا بە زەرەری خەباتی کرێکاری جەماوەریە بەرعەکسی تەبلیغاتی ڕاستڕەوەکان ئەمە ڕاستیکەی بە دەرەجەیەک ئەم وشیاریە ئەم ئاگاداربوونەوەیە چۆتە نێو بەرەی کرێکار و ئازادی خواست مەسەلەن من شەڕ پێشتەری 12 ڕۆژەی 4 مانگەوە پێش بە مثال دێنمەوە وەختی ئەگەری شەڕەکە بوو دەیان ڕەنگە دەیان زۆر بێت چەندین نەهاد و ڕێکخراوی سەر بە بزوتنەوەی کرێکاری بە معلمان و مامۆستایان و خانە نشینان و هەموو ئەوانە هەیە ئەمانە لە نێوخۆی ئێرانەوە بەڕاگەیاندنەکانیان بە ڕۆشنی دژایەتیان لەگەڵ شەڕفرۆشی ئەمریکا و ئیسرائیل و ئەوانە کردووە و اتفاقاً لە دڵی لە زیندانەوە پەیامیان لە دەرونی زیندانەوە هەر ئەم ڕۆژانە بۆ نمونە هەر 3 ڕۆژ لەوە پێش سندیکای واحدی ئۆتۆبوسڕانی تاران کە یەکێک لە سندیکاکانە هەیە و بە ئەعتبارە ئاخرین ڕاگەیاندنێ کە 3 ڕۆژ لەوە پێش دوای ئەم کارەسەتەدا ئەم کارەساتی محکوم کردووە جمهوری ئیسلامی محکوم کردووە دووبارە لەوێ وتوێتی خەتەری شەڕ هەیە ئەوە دژ بە قەزانج و بەرژەوەندی ئێمە دەنەچڵێ ئێمە ئەمە کراوە بەرەی کرێکاری و ئازادی خواست ئەمەی بە دەرەجە بەڵام ئەمە ئێشتا تەواو نییە ئەوە تەواو نییە بەشێکی دیکە ئێستا زارە بێ کارە بکرێ ئەفکاری عمومی جیهانی بەرەی حەقخواست و شیا بکرێتەوە بابە بەرابەر بە شەڕفرۆشی ئەمریکا ئیسرائیلوانە بۆ سەر ئێران کە کارەسات ئەنوێنێ بێدەنگ نەبن ئێمە بەش بە حاڵی خۆمان هەرم ڕۆ لەم بابەتەوە ڕاگەیاندنمان داوە و کراوە بە ئینگلیسیش و بڵاویش بۆتەوە وەبزانم ڕۆژەمە زەحمەتان چشەوە بە عەرەبیش بڵاو بۆتەوە بەحاڵ ئەمەی ئەوێ شەڕش بە قەومێکی شەڕش قەومێ عاقبەت ئەوزاعێکی زۆر لەبەر ڕۆدا بەڵام دیسانەکە بەرەی کرێکاری و بەرەی ئازادی خوازی و جامع نابێت دەستەوەستان ڕاوەستێت لە هەر کوێیەک ئەو شەڕە باعیسیەوە بێ کۆنترۆل لە دەست جمهوری ئیسلامی دەرچێت شارێکە گەڕەکێکە دێیەکە پستانێکە محافزەیەکە کارە بکەین بەرەی ئازادی خواست بتوانێ ئەو بۆشایی دەسەڵاتە پڕکاتەوە لە گەڕەکەکان لە شارەکان بە هێزی جەماوەری خۆیان بە شوراکانیان عاقبەت مەجال نەدەین هێزی کۆنەپەرست جێگای بگرێتەوە ئەمە شورای مسلحی وێ و ئەمە کاری چەپ و کۆمۆنیستەکانە ئەمە وەڕێک بخەن لەو بابەتەوە لەو دەورانەدا بە تایبەت هاوبەستەگی خەڵک لەگەڵ یەک مهمە هاوکاری خەڵک لەگەڵ مهمە ئێمە وتومانە کومیتەکان و نەهادەکانی هەمیاری لە وەختانە ئەبێت دروست بکرێت بە تایبەت ئەگە بیانەوێ سناریۆیەکی هەرجومە زۆر ڕەش تاسە پێێن بەسەر و کۆمەلگایە فقط کۆمەڵانی خەڵک لە شار و لە دێ و لە گەڕک و لە شوێنی کار بە کۆمەکی یەکتری و بە ئیمکاناتە لەبەردەستیانە بێتوانن دفاع بکەن لە ژیانی خۆیان دفاع بکەن لە مەدەنیەت دفاع بکەن لە ئازادی خوازی دفاع لەوە بکەن سێبەری ڕەش بەسەر ژیان و بژیویانە دانەسەپێ ئەمە ئەو کارانەیە ئەبێ بکرێت بەرەی ئازادی خواز و چەبە بێ خۆی بەهێزکە خۆی بە قووەتکە لە بەرابەر کۆنەپەرستیەکە بەسەر کۆمەلگای ڕاست زاڵە بێ ئەمە لەو بابەتەوە بگەڕێنەوە سەر ئەسری باسەکەی تۆ باست کرد من ئەوەڵەن جارێ ئەمیز ئەنجامگیریەک لە دەوری پێشووی قسەمان بکەین کە ئینسافن تۆ کردت من قسەکەم ئەوەیە ڕوولە بینەر و بیسەرمان
وەختێ باسی ڕۆڵی سەڵتەنەت تەڵەب و ڕەزا پەهلەوی و نەکەر ئەوان بەرەی ڕاستی کۆنەپەرست و تەرەفداری ئەمریکا و شەڕ و ئەوواکەین کەەوە شاملی کۆماری خوازانی پرۆغەربیژە بێ شاملی فدرالیستەکان لە بلوچستانەوە تا کوردستان ئەوانی ئومێدیان بەستۆ بەو شەڕە ئومێدیان بەستۆ بە دەخاڵەتی ئەمریکا ئومێتیان بەستۆ بە مەحرومیت لە کۆمەلگا بەرحاڵ لە بەرابەر ئەوانەدا من پێم وابێ بەرەی ئازادی خواز و چە ببێ خۆی بەهێزترکە بەڵێ جار لێرەدا ئەمیزە و ئەنجامگیریە بکەم کە مەسەلە هەرەوە نییە تاکتیکی هەڵە دێنن یا هەڵە نایانن مەسەلەوەیە بێ ئەمەمان بۆ سابت بێکە کولی ئیستراتژی کولی سیاست کولی کارکردی سەڵتەنەت تەڵەب و ڕەزا پەهلەوی و بەرەی کۆنەپەرستی بورژوایی دژی کۆمەڵانی خەڵکە دژی خەباتیانە دژی ئاعترازیانە بۆ یەکانە بەڕاستیە بێ کاری زۆر بکرێ ئەگەر عدەیەک ئێستا تەجروبەی ڕژیمی سەڵتەنەتی پێشویان لەبیرنەوە تەوەهومی ئەوەیان گرێکە گویا ڕەزا پەهلەوی و سەڵتەنەت تەڵەبان و بەرەی کۆنەپەرست بورژوایی بێنەوە دەسەڵات ئەو زاع باشترە بێ ئەو شیاریە بەرێنێ و کۆمەڵانی خەڵک ئەوە ڕوونەدا بەشێکی دیکە لە قسەکانی تۆیا بوو ئەو زای ئێران زۆر پیچیدەیە ئەوە بڵێم ئەزانی چۆنە لە ڕووی هەرم ڕووداوانەی ئەم دوو سێ هەفتەوە ناتوانین ئێستا بەو ئەنجامگیریە بگەین کە ڕەوتی ڕووداوەکان لە ئێران زۆر ئایندەیەکی ناومێت کە بڵم ڕەش نیشانەدا وتم کۆمەلگایەکی گەورەیە مەسەن تۆ تەمەشای خۆشی جەماوەری 3 ساڵەوە پێشەکەی بەڕاستی ئازادی خوازێکی گەورەیتیا بوو چەپگەراییەکی گەورەیتیا بوو ئەوەی ژنان و نەسڵی جوان و کرێکار بە و نسبەتی حزوریان بوو خەباتێکی جەماوەری لە ماوەی 2 مانگیان ساڵماندا ئەوەش ڕوویەکی ئەو کۆمەلگایە بۆیە ئەگەر شەڕ نەخەومێت ئەگەر شەڕ دابسەپێ زۆر شت تەغیرەکە بە زەرەری بەرەی کرێکاری و ئازادی خواز و بەرابەری خوازی ئەو کۆمەلگایە قسەی تیان نییە ئەگەر شەڕ ڕوونەدا لەم کێشمەکێشەی کە بەرەی کۆنەپەرست و ڕاست لەگەڵ بەرەی چەپ هەیە ئێستا من ئومێدم بەوە هەیە بەرەی چەپ و ئازادی خواز خۆی بەهێزترکە خۆی تیارکردکە بۆ چونکی هێزە کۆمەڵایەتەکە لای ئەم بەرەیە تۆ بزوتنەوەی کرێکاری ئێران تەمەشاکەی بەڕاستی بەرەیەکی ئازادی خوازە لەوێنە سەڵتەنەت تەڵەبی و فدرالیزگەری و ئەم ناسیۆنالیزمی ئێرانی و یا ناسیۆنالیزمی کوردوانە بەڕاستی ئەو نفوزە گەورەی تیان نییە یا لەنێو خودی مامۆستایان خوێندکاران دانشگاکان بەتایبەت ژنان تۆ تەمەشاکەی تەجروبەی 30 ساڵ مبارزەیان بەرەیەکی زۆر بەرچاوڕۆشنی ئازادی خوازە بەڵام لەگەڵ کۆسپ و مانعی گەورەش ڕوبەڕوهان بۆیە شەڕ ڕوونەدا من ئومێدم وایە بەرەی کرێکار و بەرەی ئازادی خواز بە تەجروبەگرتنی تا ئێستا خۆ ڕێکخراوتر سازماندراوترکەین بەتایبەت من ئەوە بڵێم ئەم ڕووداوانی ئەم جارە ئەو شۆکەی بە کۆمەلگا واردووە لە من پرسی ئەو شۆکەی بە بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی معلمان و بازنشستەکان و بە ئێمەی چەپ و کۆمۆنیستیش وارد کرد کە بابا بجوڵینەوە نەجوڵیتەوە خەریکن سناریۆیەکی ڕەش یا ڕژیم چێنجێک بەو کۆمەلگایە تەحمیلەکەن بە نەزەرم لەو بابەتەوە تەکان دەهەندە بوو و ئەبێ زیاتر بجوڵینەوە ئەزانین چۆن ڕەحمان تقریبا نزیک بووینەوە لە سەعات و نیوێک با منیش کەمێک لەسەرم بابەتە قساکەم و وتە بۆ تۆ بەجێ هەڵم زانین چۆن بابەتی ئەوزاعی ئێران ئێستا کە ئەیبینین بە بڕێمەش بڵێم هەر لە سەرەتاوە ئەسان خەڵکی کارگەر و زەحمە کێش و ئەوەی کە نەدارە و ژێر چەپۆکەی ئەوانە ڕەفاهیەتی یاخود بڵین فرسەت و ئەو نیعمەتی یائسکردن و ناومێدی نییە لەو نیعمەتە بێبەریە ینی ئەوە گەر لای بنێ نیعمەت کە یائسکەیت و بێئومێد بیت و بڵی دابنیشیت و لێ بێ کەسێک تۆزێک وەزعێتی اقتصادی باشە و گوزەرانی باشە و لە جێگایشی ئاسوودەی ئەم دنیاە ئەژی ئەوانە ڕەنگە فرسەتی ئەوەی هەبێت ناومێدیش بێ زۆر مشکلەی نەبێ بەڵام خەڵکێکە لەگەڵ شەڕ
لە بەرامبەر ژیانیا بەرەو ڕۆ ئەوانە فرسەتەوەی ناومێت بێ ناتوانێت ناومێت بێ بەڵام باسەکە لەسەر تەقدیرکردنی حەجم و بارستایی و قورسایی و قەبەیی ئەو ڕەشەیەکە لە ئێرانە ڕەشاکرێ بەڵێ ئێران وڵاتی شۆڕشەکانە ئێران فەڕەنسای خۆرهەڵاتی ناوەڕاستە عادەتەن ئەڵێن هەموو ململانیەکان و کێشەکان لە ئەوروپایە لە فەڕەنسا بە جۆرێکە ئەچێتە پێشەوە لە ئەڵمانیا بە جۆرێک و لە بەریتانیا بە جۆرێک لە فەڕەنسا زۆرتر بە جۆری شۆڕش و ڕاپەڕین و ئەوانە ئێران لەم بابەتەوە لە فەڕەنسا ئەچێ بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست ینی گەردە وڵاتێک ببینین لە وڵاتەکان کە ئەم جوڵانەوانی تیا بۆ زۆرتر دەتوانین هەر ئێران دەستنیاوایە وڵاتە عەرەبیەکان ئەستەن هیچ کاتێک وابوون و لە هەموو وڵاتە عەرەبیەکان بە کودەتاڵێن شۆڕش بەڵام لە ئێرانە شۆڕش معنای هەبووە کاتی خۆی لە 1905 بەدواوە لە شۆڕشی مەشروتەوە لە دوای ئەو جوڵانەوانەی کە قاجاری کۆتایی پێهێنا دوای ڕەزاشا هات و اینجا دوایی لە جوڵانەوەی موسەدەقا کە جوڵانەوەیشی گەورە بوو کۆمەلگای هەژان و ئێستا بە یەکێک لە عینەکان ڕووداوەڵاتی ناوەڕاست باسەکرێت دوای ئەوە مەسەلەی شۆڕشی ئێران لە ساڵی 1970ەوە هەموو ئەو شەپۆلی ناڕزاوی شۆڕشانی کە لەناو ئێرانە بینراوە لەم ماوانی ڕابردووە ئێران وڵاتێکی لەم بابەتەیە ئێران وڵاتێکە سەربارەوەیدا گەماروی ئابووری لەسەر بووە و بڵێن بە جۆرێک بڵێن سزای لەسەر بۆ ئەوانە بەڵام بەرهەمهێنانی تیاکراوە چینێکی کرێکاری فراوانی هەیە بەشمانەوەکەی 30 ملیۆن کەسە من پێم وانە وڵات کەمە لە دنیا 30 ملیۆن کارگەری تیابێ ئەمە مەسلەیەکی کەم نییە و ئەم کارگەرانە بێدەنگیشدانە نیشتون ساڵی لە ساڵەکان کە ڕات و تێپەڕێ 2500 مانگرتنە بێ مانگرتن زۆر قورسترە لە خۆپیشاندان خۆپیشاندان 4 تەلەباتوان بچنە سەر جادە دوو لافیت هەڵگرن خۆپیشاندان بەڕێخن بەڵام مانگرتن پێویستی بە تەنزیم و ڕێخستنە ئەمانە هەموو ئەو فاکتەرە پۆزیتیڤانن کە لە ئێرانە وجودیان هەیە بەڵام ڕەشەکان گەورە ڕەشەی تەنها جمهوری ئیسلامی ئێران و لە سەتادەی کۆمەلگای ئێران کە مفتەخۆری جمهوری ئیسلامی ئێرانە نییە هی ئەو پاسدارانە نییە کە 47 ساڵە بە خوێن خواردن پەروەردە ئەکرێن و بە بێبەهاکردنی هەموو شتێکی ئینسانی پەروەردەکردناون و پرچەک کراون و دەوڵەمەند کراون و قەڵەو کراون هەر ئەوانە نییە سەر تاسەری فاشیزمی دنیاشە ئیسرائیلیشە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ترامپیشە هەموو دەوڵەتەکانی خەلیجن کە لە هەموو مامەیەکە و پیلانێکە ممکنە بەشدار بن فاشیزمی دەوڵەتی تورکیایە کە ئامادەیە بۆ دەستێوەردان لە ناو ئێرانە و هاندانی ئازەربایجانیەکان و جاکردنەوەی لە ئێران هەموو ئەمانە وجودیان هەیە پاکستانە دراوسێ زۆر ئاسوودەکەی کۆنەپەرستی دەوڵەت و ئیسلامیترین دەوڵەتی ئەو ناوچەیە لەو ناوچەی ئێمە وجودی هەیە ئەمە ئەو دۆخەیەک ئێرانی تیانمە بەسمەوەیە ئێمە ئەگەر بارستایی و قورسایی ئەم هەڕەشان لەسەرەوە نییە بێ ئومێدبین قسە لەسەرەوەی چۆنی حساباتێکی وا بکەین ئەم جوڵانەوە شۆڕژێرانێ ڕێگای خۆی بدۆزێتەوە ڕێگای خۆی بکاتەوە چۆن بەرەکانی شۆڕش بەهێزکەین چۆن ئەو جەبهەیەکە بۆ ئایندەیەکی باشتر لە ئێرانە ئەوێ خۆی ئامادەکات تۆکمەکەین و ئەوانە بەچی هێزێکی تر فراوانی کەنجگە لە هێزی کۆمونیستەکان و ئەوانەی کە ئەڵێن ئازادی یەکسانی حکوومەتی کارگەری چێن ئەوانەی تر کاتوانن لە ناو ئەم بەرەیە بە هەر ئەندازەیەک بێ لە ئەم نزیک بنوە بیانوێ بەشداریی پۆزتیڤ بکەن ئەمە ئەو مەسەلەیەکە من باسێکم نکاتێکی زۆر گرنگ لە ئاخری باسەکەمانەوە وروژاون لەوانەیە لە فرسەتترە قسەی لە بکەین با منجارە هەر لێرە ئەو کامنتەی هاوڕێم ئیبراهیمی حەیدەریش تەماشا بکەم تەماشام کرد قسێکی زۆر دروست لە یادداشتەکەی هاوڕێ ئیبراهیمە هەیە ئەویژەوەیە مەسەلەی بژیوی ڕۆژانەیە مەسەلەی مەعیشەتە کە ئەوە بەسەر بەشی هەرە زۆری کۆمەڵانی خەڵکە داسەپاوە جەمە قسەکەمەوەی یەکێک لەو شوێنانەی کە خاڵی لاوازی بەرەی ڕاست و سەڵتەنەت تەڵەبیە ئەویش ئەوەیە ئەوەی خۆیان ئەڵان نەویان ناوە شۆڕشی ملی یا هەرچێکیان بێگانەن بە خاست و ویستی ئابووری و ئیقتصادی و مەعیشەتی بەشی هەرە زۆری کۆمەڵانی خەڵک لەو بابەتەوە بەڕاستی قسەیەکیان نییە ئەزانم شعاری کولیان داوەکە ئەگەر بێنەوە نازانم اقتصادیش ئاوەدانەکەنەوەوانە بەڵام هەر
داریوشی هومایونێک بوو مشاوری خودیانم ڕەزا پالەوێ بوو چەند ساڵەوە پێش فەوتی کرد نەما یەکێ لە کەسانی ئاقڵی نێو سەڵتەنەت خوازەکان بوو ئاینێ قسەیەوە بووتی ئێران کە بکەوێتەوە جمهوری ئیسلامی بڕوا و بکەوێتەوە دەست ئێمەمانان کرێکاری ئەو کۆمەلگایە تا 10 ساڵ نابێت تەوەقوعی بێ ژیانێکی زۆر باشێ بێ ئەبێ بەرهەم بێنێ و بەرهەم بێنێ و تا جارێ اقتصادە بوژێنینەوە ئەو خەتاکەی خستە سەرشانی جمهوری ئیسلامی منزوریەوە بوو دەنەچە ئەمە ڕەوشی بەرەی ڕاست مەسەلەن حتا تۆ فێدرالیستەکانی کوردستان تەمەشا بکە ئەوەی شەو ڕۆژ مەسەلانە عاقبەت دەسەڵاتی مەحەلیەکەیان بێ و پارلمانەکەیان دروستکەن و هێزە نظامیەکەیان یەکخن خۆ قسەیان لەوە نیە ئەی بژێوی کۆمەڵانی خەڵکی کوردستان چۆن تەئمینە بێ دەنەچ ئەمە خاڵێکی لاوازیانە ئەتفاقان خەبات بۆ باشترکردنی بژێوی کۆمەلگا تاریخەن و لەم دەورانشدا بنێوی بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی ئازادی خوازەکان و بزوتنەوەی خودی معلمان و بازنشستەکان و ئەوە سەبت بووە ئەوە لەو بابەتەوە بەڵام باوجودیەوە هەرم دەورانش دەرکەوت من دەوری پێش قسم باسم کرد مەیدانەکە زۆر ساف نییە هەروە پێمان وابێ بە ئاسانی بزوتنەوەی کرێکاری و چەپ و کۆمونیست ئەتوانێت پرۆژەکانی خۆی بەرێتە پێشێن نا ڕێگری زۆرە مانە زۆرە مەترسیەکانی زۆرن ئەو نمونەیەکی هەر لەم دەورە لەپڕ ئەبینی هێزێکی کۆنەپەرستی ڕاستی وەکو سەڵتەنە تەڵەب خود دەبێتەوە ئەوە وایە بە تایبەت ئەو فاکتۆرە جەهانیانەی کە هەوڕەشەما تۆ باست کرد ئەوە فەرزە ئەڵعان جۆغرافیای ئێران بۆتە ئەو جێگایی کە جێگای هەم ترامپ ئەڵان خەریکا بێتە هێزی بازیگەر ئەوە ئیسرائیل هەیە و شەڕی 12 ڕۆژەی تەحمیل کرد ئەوە سەڵتەنە تەڵەبان و بەرەی ڕاستی کۆمەلگای هەیە بەڵێ وایە کێشەی بزوتنەوەی کرایەکاری و بەرەی ئازادی خواز و بەرابەری خواست هەر لەگەڵ جمهوری ئیسلامی و سەرمایەداری حاکم نییە هاوکات کێشەیەکە لەگەڵ بەرەی کۆنە فاشیستی جیهانی دوو سەرکردەی فاشیستی ئەمڕۆی دنیا چێوچن ترامپ و نەتانیاهون هەردووکیانەوە عاقبەت لە سەحنەی سیاسی کۆمەلگای ئێرانە نەقشیان نواندووە و نەقش ئەنوێنن و بەرەی ڕاست خەریکن ئومێد بەوان بڵاوکەن بەڵێ کارمان زۆر قورسە دەنەچێت چێکردن ئەو زاعدا عالم هەلو مەرجەی ئێستادا مێدیا تەمەشاکەی پوڵ تەمەشاکەی لاست نێونەتەوەیات تەمەشاکەی بەرەی ڕاست جارێ جومگەکانی بەهێزکردنی خۆی زیاتر بەدەستە تەبعاً بەرەی چەپ و کۆمۆنیستی ئەو کۆمەلگایش دانەکەوتووە زۆر کاری کردووە من پێم وابێ بە پێکاتنی ئاڵوگۆرەك لە وەزەکە ئەگەر شەردا هەمیجا ئەڵێم ئەگەر شەردا نەمەزرێ ئەو وەختەیە مەجال ئەکرێتەوە چ بۆ بەزوتنەوەی کرێکاری چ بۆ بەزوتنەوە ئازادی خوازەکان بە کولی قودرەتیانەوە بە کولی ئیمکاناتیانەوە لە مەیدانە حازر بن و هێز بنوێنن بەرابەر بە سناریۆکانی ڕەش و کۆنەپەرستی بۆ ئێمە مەعجزەیەک لە کاران نییە غەیرەزەوەی واقعاً لە دەوری پێشواوتم لە وهلەی ئەوەڵا بزوتنەوەی کرێکاری ئێران ئەتوانێت ڕۆڵێکی گەورە بنوێنێ بزوتنەوەی کرێکاری ئێران ئەگەر ڕۆڵی پۆزیتیو ئەگەر بێتە مەیدان ئەگەر ڕێکخراوتر بێ ئەگەر سازماندراوتر بێ ئەگەر ڕاهبەری هەڵکەوتوو لە نەویە بەوجود بێ و ئەبێ بکارە بکەین بەوجود بێ بەڕاستی ئەتوانێ معادلەکە زۆر بگۆڕێ وەک کولی بزوتنەوە ئازادی خوازەکانی بە دوای خۆیان بچێشێ بزوتنەوە کرێکاری ئێران ئەو ڕۆڵە لە خۆی نیشان نەدا نێتە مەیدان وەقتەکەی هەر بە سازمانە سەپەکانیش کارێکی گەورە ناکرێت ئەو وەختە بەڵێ مەسەلا ئەوەیە لە بەرابەرەوە ئەگەرە ئایا بزوتنەوەی کرێکاری ئێران ئەتوانێ ئەگاتە ئەو موقعیەتە وەک هێزێکی ئالتەرنەتیو وەک هێزێکی ڕێکخراو سازماندراو بە شوراکانی خۆی بە ڕێکخراوی جەماوەری خۆی بە ڕابەری هەڵکەوتوو ڕادیکاڵی خۆی بێتە مەیدان بڵەجا ئەمە نەقشەی من ئەمە پلانی من ئەمە بەرنامەی من هەم بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی هەم بۆ دوای جمهوری ئیسلامی هەم بەرابەر بە سەڵتەنەت تەڵەب و فێدرالیست و ئەوە دەنەچم نەڵە مەعجزەیە لە کاران نییە ئێمە ساڵهای ساڵە بۆەوە تێکۆشین ئەم چینی کرێکار و ڕابەران و پێشڕەوانی بێتە مەیدان من پێما بێ
بە گۆڕینی هەلومەرج زەمینە هەیە شرایط فراهەم ئەبێ بزوتنەوەی کرێکاری بتوانێت ئەم کارە بکە مەسەلەمەوە هەر بە بزوتنەوەی کاریگەری خۆمان مەحدودکەین و ئەگەر بزوتنەوەی کاریگەری ببێتە ڕاهبەر و کۆڵەکەی ئەسلی ئاڵوگۆڕەکان من تەردیدم نییە بزوتنەوەی جەماوەری نێو خیابان بزوتنەوەی معلمان خانەنشینان هەموو لەگەڵ خوێندکاران لە دانشگا و ژنان باوکی ئەسلیەکەی لەگەڵ بزوتنەوەی کرێکاریە بێ لەنەسە تۆڵی چکردن ئەبێ بۆ تێ بکۆشی ئێمەی چەپ و کۆمۆنیست ئێمەی ئازادی خواست هەر ناتەواویە لە کاری تا ئێستامانە بووە یا هەر تەواویەک ببووە لەوە بەولاوە بە بەرچاوڕۆشنێکی زۆرتر بە هەوڵێکی زیاتر ئەبێ بۆ ئەمە تێککۆشن ئالتەرناتیوێکی کاریگەری و شوورایی خۆی بەرزکاتەوە من هەر خۆت شاهدی هاوڕەشەماڵ هەر لەو کۆنفرانسەی هێزە چەپ و کۆمۆنیستەکان کە 2 هەفتە 3 هەفتە لەوە پێش بەرپامان کرد بەش بە حاڵی خۆم لەسەرەوە تاکیدم کرد وتم شەڕی ئالتەرناتیوەکانە ئەو وەختە هێشتا کوونە ئەم ئابعادە لە کارەسات کە ئالتەرناتیوی ڕاست دای سەپاندبوو لێمان دیار نەبوو بەڕاستی بەڵام هەلوتمان علاوە بەر شەڕ لەگەڵ جمهوری ئیسلامی و کێشە لەگەڵ جمهوری ئیسلامی شەڕی ئالتەرناتیوەکانە ڕۆژی ئەوەیە بزوتنەوەی کاریگەری و بزوتنەوەی چەپ و کۆمۆنیستیۆنە ئایا ئالتەرناتیوی شوورایی خۆی بەرزەکاتەوە ئەیکا بە شتەیەکی واقعی لە هەر گەڕەکە لە هەر شارە لە هەر مرکزە کاریگەریە و لەستاوە دعایەی بۆ بکە تەبلیغی بۆ بکە و خۆشبەختانە هەڵبەتە یەکێک لە بەرهەمەکانی ئەو کۆنفرانسەوە بوو منشوری سەرنگونی جمهوری ئیسلامی و حاکمیەتی شوورایی لە ئێرانی پەسەند کردووە بەڵگەکەمان هەیە سەنەدەکە هەیە ئەلان ئەوە ماوە هێزی لە دەور کۆ بکرێتەوە هێزی لە دەور سازمان بدرێ ببێتە شتێکی کۆمەڵایەتی ئالتەرناتیوێکی کۆمەڵاتی ئالتەرناتیوی شوورایی ببێتە ئالتەرناتیوی بەرابەر بە کۆنەپەرستی سەڵتەنەت وغیرە و ئاخرین قسەم بە یەکشت تەواوەکە سەڵتەنەت تەڵەب کە ئەم دەورەیە بەرز بوونەتەوە یەکشت بزانین خەتەرێکن وەکو دار و دەستەی فاشیست بەڵام بوژانەوەی دەسەڵاتی سەڵتەنەتی لە ئێراندا بە نەزەری من ممکن نییە نەکەر لە بەرەوەی بەرەی ئازادی خواز و کرێکاری نامانەوێت هەر لە نێو بەرەی بورژوازی و کۆنەپەرستیشە بەشێکی زۆری کۆماری خواز بەشێک فێدرالیست بەشێک ناسیۆنالیستی خودی ئێرانی بەشێک ناسیۆنالیستی ئەم منتەقە و ئەم منتەقە لە بەرەی کۆنەپەرستیش زۆریان نایانەوێت دەرنەچە من پێم وابێ سەڵتەنەت تەڵەب لە حەدی خۆی زیاتر گەورە نەکەینەوە ناگەڕێنەوە بۆ دەسەڵات وەک حکوومەتی پادشایی بەڵام حتا بڵێ وەک هێزی دەستەڕاستی فاشیست هەر ئێستا لە دەرەوە و لەناوە مڵۆزمن مانەعە بێ لەسەر ڕێگان لابێ بەرحاڵ خۆی لە بابەتی سیاسەتە وەلو ئەزمونانێکە لە ناوچی خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەزمون کراوە ئەوانە نەک ئەو ئەلتەرناتیوانەی کە سەرکەوتنیان مسۆگەرە ئەو ئەلتەرناتیوانەی کە جاری وایە سەرکەوتنیان زۆر مستەحیلەوە ئەوانە ئەوان هەڕەشەی زۆرترن بۆ سەر ئاسایش و ئەمنیەت و ئاسوودەی کۆمەڵگا ینی ئەوە لە هینیان کەم ناکاتەوە لە خەتەر و مەترسیان کەم ناکاتەوە بە بڕوای من کە ناتوانن بێنە سەردا ئەوەی کە ئەوان دێن و ئەو فەرهەنگەی ئەوان ئەیهێنن ئەو فەرهەنگە فاشیزمی ئازەریش ئاوی لێخواتەوە فاشیزمی کوردیش ئاوی لێخواتەوە فاشیزمی عەرەبی ئەلئەهوازیش ئاوی لێخواتەوە بەلوچەکانیش هەر ئاوی لێ هەموو ئەمانەی کە ئینن وە ئەوانەی پاژماوەکانی جمهوری ئیسلامی کە ئەمێنەوە شەڕەکەن و کوشتارەکەن و ئەوان بەهانەی بەدەستەوە ئەگرن و هینەکەن بە بڕای من ئەم ئالتەرناتیوە ناسەرکەوتوانە زۆر جار هەڕەشەیان بۆ سەر کۆمەڵگا هەڕەشانەی کە ئیمکانی سەرکەوتن و بەدەسڵات گەیشتنیان هەیە بەرحاڵ هاوڕێ ڕەحمانۆ گوتێت باسی زۆر گرنگ و ڕوژا و مێدوانم لە بەرنامەکانی داهاتوە لەسەرم باسانە بدوێین ئەمەی کە لە ئێران ڕووەدا مەسەلەیەک نییەوە بڕوای من هەر تەنها پەیوەندی بە ئێرانەوە هەبێ من هەروە بینم هەر بەو بەیاننامانەی کە بڵاوم کردوێتەوە لە چەند ڕۆژی ڕابردووە لە چەند جێگاوە پەیوەندی ئەکرێ بانگەکرین بووە بەرنامە بە زمانی ئینگلیزی بە زمانی تر بەیاننامەکانی خەریکە ئەنێرێ خەریکە بە زمانی تر تەرجوماکرێ بڵاوەکرێتەوە تەوەجوهێکی زۆر گەورە هەیە بە کۆمەڵگای ئێران و ئەوانە شەر نییە ئێمەکە لە ناوچەکەی ژین ئەم تەوەجوهەمان هەبێت سەر تاسەری دنیا سەیری وەزعی ئێرانەکاتەوە ئەوانەوە بە بڕای من جێگەی خۆیەتی کە باسی ورتر و بڵێن هەمەلایەنە تریشی لەسەر بکرێت زۆر سپاس بە لەوە زیاتر خۆمان و تۆ و بینەرانیش زیاتر لەوە ماندوو نەبن کۆتایی بەرنامەی ئەم شۆمان و تا بەرنامەیەکی تر هەمووان بە شادی و کامەرانی بسپێری زۆر سپاسی تۆ زەحمەتی ئەسڵی لەسەر شانی تۆیە کە بەرنامەکە بەڕێخی دەست خۆش بێ
زۆر بەڵێ ئازیزان و خۆشەویستان وەگوتم تا بەرنامەیەکی تر هەمووی ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئەسپێرم لە هەر شوێنێکن شەوتان یان ڕۆژتان خۆش هەر بژی